دیداری ئەمڕۆمان سەمینارێکی هاوبەش دەبێت لەسەر مەترسی پیسبوونی هەوای هەولێر و شارە گەورەکانی کوردستان کە بەدڵنیاییەوە هەڕەشەیە بەسەر تەندروستی دانیشتوانی تێکڕای هەرێمەکە. بۆ ئەم دیدارە بە ڕێزان دکتۆر لەزگین چالی و بەڕێز شەهریار شێخلەر قسە دەکەن و دواتر دەرگای پرسیار و تێبینی دەکەینەوە. بەڕێز شەهریار شێخلەر دەستپێکی سەمینارەکە دەست پێ دەکات و من هەروەکو ناسانێکی مختصر ئەو بڵم کە لە جەنابیان ئەندازیارە لە میکانیکل دیزاین واتە نەخشەسازی میکانیکی ماستەری هەیە لە بەڕێوەبردنی ئیجرایی، ماستەری هەیە لە بەڕێوەبردنی بزنسی استراتیژی و هەروە توێژەرێکی زۆر دیارە لە بواری وزە. دواتر دکتۆر لەزگین چالی ڕەهەندە کە بەدڵنیاییەوە پزیشکە ڕەهەندە علمی و پزیشکیەکانی پیسبوونی ژینگەمان بۆ شی دەکاتەوە و لەسەر ئەو بابەتە لە ڕووی زانستیەوە دەوەستێت. جاوەڵا من هەر ئەوەندە هەبوو دەکرێت ئێمە 20 دقا وەکو دەستپێک بدەین بە هەر قسەکەرێک و ئەگەر پێویست بێ زیاتریشی بکەین و دوای ئینشاڵڵا لە پرسیار و تێبینیەکان ڕوانەکان زیاتر ڕووبنەوە. فەرموکانی لەسەر تەندروستی باس کراوە. من پێم وایە شتێکی زۆر گرنگە ئێستا ئەمڕۆکە و ئیدی کاتی هاتووە کە لێرەدا پێ بڵێن بەستە یان ڕایگرینیان حەول بدەین کەمیکەینەوە، چون بە بڕوای من هەمومان لە ناو یەک کەشتیداین و ئەگەر ئاگامان لێ نەبێت ئەمە وانەیە کە بڵێن بەس بۆ جەماعەتێکیان لەوانەیە بۆ دەرکوی جیرانەکەمان خراپێ، بۆ هەمومان، بۆ منداڵمان، بۆ هەموو شتێک ئەمە پێم وایە لێکەوتەی خراپی دەبێت. لەبەر خاتری ئەمە بە دوور لە هەموو کێشەیەکی غەیری تەکنیکاڵ، بە دوور لە هەموو ڕەخنەگرتن و ئەیب هاویشتنە سەر تەنانەت بیزنس و سەرتەنانەت پرۆسس و سیستمەکانی کە هەمانە دەمانەوێت لە شتێکی تا ڕادەیەکی زانستی باسی بکەین کە بزانین چمان هەیە ئێستا و چییە کە دەبێتە هۆی ئەوەی کە ژینگە و هەوامان پیسکات و ئەگەر وا ببێت دوایی کار دکتۆر ئەزێت دەشێشە دەفەرمێن کە چیمان بەسەر دێنن مەوادە کیمیاویانەی کە تێدایە. بۆیە حەول دەدەم زۆر بە کورتی لەم 20 دقەیەدا کە کاک زەوات فەرمووی لە 4-5 دانە تایتڵی سەرەکیدا لە سەرەتادا چەند دانە پێناسەیەک باس بکەم، دوای ئەو بێمە سەر ئەوەی کە بەگشتی پرۆسەی بەرهەمهێنانی سوتەمەنی فسیلیا بەردینیەکان چی و دوای ئەو ڕۆڵی بەرهەمە نەوتیەکان لە پیسبوونی هەوا و ژینگەدا چییە و لە ئاخریدا لە کوردستان چی دەقەومێت یا چی دەگۆڕدرێت، چی لە گۆ ئارادایەکە لەوانەیە لە وڵاتانی دیکە ئێمە زیاتر ژینگەمان بەهۆی سوتەمەنی و پیس دەبێت. زۆربەی ئەم لێکۆڵینەوانەی کە لە چەند ساڵی ڕابردووی لە وڵاتانی کە وەکو ئێمە تووشی پیسی هەوان و تووسی پیسی ژینگەن ڕۆڵێکی سەرەکی دەدەن بە سوتەمەنیەکان. بۆیە من پێم وایە ئەگەر ئەوە بتوانین تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆل بکەین دەتوانین لێکەوتەکانی دیکەشی یا فاکتەرەکانی دیکە دەتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. بۆیە وەکو سەرەتا فوکوس کراوەتە سەر ئەو بابەتە. بە بڕوا من هۆکاری ئەوەی کە ئێمە ڕوومان هێناوەتە سوتەمەنی پیس و لە ئەو وڵاتانی دیکەش وە سوتەمەنیەکی ژەهراویان سوتەمەنێکی نائستاندار باشتر بڵم بەکاردێنن لاوازبوون یان مەترسی لاوازبوونی ئاسایشی وزەیە. لەبەر ئەوە حەول دەدەم لە سەرەتاوە بە ئاسایشی وزە دەست پێ بکەم کە وەکو فلاشبەکێک بگەڕێینەوە بۆ ساڵانی ڕابردوو بزانین لە چۆوە ئێمە ئاسایشی وزەمان تووشی کێشە بوو، بۆ ئاسایشی وزەمان تووش کێشە بوو و بۆ ئەم کێشەیەمان لەگەڵ خۆمان پلچێش کردو حتا وکنە ئێرە هێناومانە بۆ تا کێشەیەکی گەورە لەسەرمان. ئەگەر ئیزنم بدەم بچمە سەر پرەزنتێشنەکە ئەوەی کە ئاژانسی نێودەوڵەتی وزە باسی دەکات ئاسایشی وزە دوو دانە فاکتەری سەرەکی هەیە. یەکی بەردەستبوونی بێ پسرانی سەرچاوی وزە، هەمیشە بەردەست بێت هەر کاتێک کە پێویستە و دوو بە نرخێکی گونجاو بێت. یعنی ئەگەر هەر کامەیەک لەم دوانە نەقسێکی تێدا هەبێت ئاسایشی وزەمان تووشی نەقسیان تووشی لاوازیە یان مەترسی لاوازی لەسەرە و بە دوو دانە دەستەی سەرەکی ئاسایشی وزەی درێژخایەن و کورتخایەن دابەش دەکردرێت. ئەگەر
باسی لاوازبوونی ئاسایشی وزە لە هەرێمی کوردستانی خۆمان بکەین من پێم وایە ئەگەر بگەڕێنەوە سەر 2014 ئەو وێنانە زۆر زیاتر لە بەرچاومان دەبێت ئەگەر لە بیرمان بێت پاش شەڕی داعش بوو پاش هێرشی داعش بوو و بەتایبەت پاش ئەوەی کە ئێران سنوورەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بەست تووشی قەیرانێکی زۆری سوتەمەنی بووی کە ئەم قەیرانی سوتەمەنیە بوو بەهۆی ئەوەی کە توانای دابینکردنی سوتەمەنی بۆ ئۆتۆمۆبیلەکانمان زۆر کەم بووە تا ڕادەیەکی زۆر مەجبور بووین سەف و سەرەیەکی زۆر بگرین تا نەوبەمان بێ و سەرمان بێ نرخێکی بنزین و گازوایی لە کوردستان زۆر بەرز بووە تەنانەت مەترسی بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ بەشێکی زۆر لە کارگە وێستەکانی کارەباش هاتە پێشێ و هەمووی ئەمانە بوو بەهۆی دڵڕاوکێ و نادڵنیاییەک لە لای بەشێکی زۆری کۆمەڵگا کە تەنانەت دیوە هەبوو زۆریش پێویستیشی پێی نەبوو بەڵام هەموو ڕۆژێک مەجبور بوو دەچوو لە سەرەکەدا ڕاوەدۆسێت کە بێنزینی بۆ کاتی لێ قەومان و کاتی کێشە بەلاوە هەبێت ئەگەر بمەوێت زۆر بە کورتی بە خۆلاسە بڵام دەی ئێمە دەبایە چمان کردبایە و چمان کرد حەولم داوە بێنچمارکێ بکەم لە پاش 2022 یەکێتی ئوروپا کە رووسیا هێرشی کرد لەسەر ئۆکراین و ئەوان هەم ناچار کران ئەوەی کە دەست لە بەشێکی سەرچاوەکانی سوتەمەنیان خۆیان هەڵبگرن و ئەوەی کە لە 2014 بۆ ئێمە ڕوویدا و هەم ئەوەی کە خۆشیان ویستیان پەیوەستبوونی خۆیان بە گاز و سوتەمەنی رووسی کەم بکەنەوە ئەم پلانە لە ئەو 5 دانە هەنگاوی ئەوانم لە پلانی کۆمیسیۆنی یەکێتی ئوروپا وەرگرتو ئەوان هاتن کوتیان ئێمە دەبێت ئاستی خواست یا داواکردنمان بۆ بەکارهێنانی سوتەمەنی کەم بکەینەوە کارایی یا ئەفیشێنسیمان لە بەکارهێنان زیاتر بکەین ڕێگای جێگرەوە سەرچاوی جێگرەوە یان بەرهەمی جێگرەوە بدۆزینەوە بۆ ئەوەی کە قەیرانەکەمان چارەسەر بکەین و دواتریش هاتن بۆ ماوەیەک بە شێوازێکی کۆنتڕۆڵکراو نرخی سوتەمەنی بە تایبەت نرخی کارەبایان بەرز کردەوە بۆ ئەوەی کە دابەزان بۆ ئەوەی کە خواست و بەکارهێنانی دابەزێنن و هەنگاوێکی دیکەی زۆر گرنگیان کرد ئەویش ئەوە بوو کە توانای کۆگاکردنی سوتەمەنی خۆیان بەرز کردەوە بەڵام لە 2014 بەهۆی ئەوەی کە جغرافیای ئێمە لەگەڵ جغرافیای یەکێتی ئوروپا زۆر جیاواز بوو بەهۆی ئەوەی کە توانای ئیدارەدان و توانای دارایی و توانای لەوانەیە تکنیکاڵی ئێمە لەوان زۆر جیاواز بوو ئێمە ناچار کراین کە کەمکەمە هەنگاوی هەم ئەرێنیمان بوو هەم هەنگاوی نەرێنیمان بوو هەنگاوە ئەرێنەکانمان ئەوە بوو کە مەسەل هاتین بەشێکی زۆر لە وێستەکانی کارەبا و تەنانەت کارگەکان سوتەمەنیەکانی لە گازوائیلەوە کە تووشی کێشە بوو گواستراوە بۆ گازی سروشتی و گازی شک LPG سیستمی کۆتا دانرا کە لە ماوەیەدا دیسان دەبینین و سیستمی سەهمیە کە مەسەلەن هەر سیارەیەک هەر تاکسیەک بۆ پێداویستە گرنگەکان بەشێکی پێدەدرێت و حکوومەت هات بڕیاریدا لەسەر ئەوەی کە سوتەمەنی بۆ غێری پێداویستە گرنگەکانی کە یان بۆ غێری ئەو حیسەیە کە بۆ هەر کەسێکی دیاری کردبوو ببێتە بازرگانی و حکوومەت تقریبا ناچارش بوو بە بڕوای من هیچ ڕێگایەکی دیکە ئەو دەم نەبوو هەنگاوێکی دیکەی سێهەم کە زۆر گرنگ بۆ هەڵمان هێناوە ئەوە بوو کە هاتین لە پاڵاوگە و کۆگانافەرمیەکان دەستمان کرد بە بەرهەمهێنانی بێنزین و گازوایی ئەوانەی سەرەوەمان زۆر باش بوو ئەوەی خوارەوە ئەگەر بۆ ئەو کاتیش باش بوو بێت بەڵام ئێمە هەرپیچێشمان کرد هەتا ئێستا لەگەڵ خۆمان ئەو پرۆسەیەمان هەرهێناوە و سەرەڕای ئەوەی کە دەی شەڕتەوە بوو کێشەتەوە بوو قەیرانتەوە بوو ئێمە دەستمان لەو پرۆسەی هەڵنەگرت چون بە حکمی ئەوەی کە بنزین و گازێکی تا ڕادەیەکی زۆر هەرزانتر لە بنزین و گازە ئستانداردەکانی پێدەدەین ئەگەر بزانین ئەم پرۆسەیە چی کردووە لە لەوانەیە لێرەدا باش دیار نەبێت لەسەر مۆنیتۆرەکە پێما بە جوان دیارە سەیری بکەین لە ارتفاعێکی لە بەرزاییەکی 50-60 میتریەوە بۆ سەرێ هەڵمێکی ڕەش هەمیشە ئاسمانی هەولێری داگیر مەسیف نشینەکان باش کە لە مەسیفەوە بەرەو هەولێر دێن پێم وابێ زۆر جوان دیارە یا ئەوە ئەگەر سەیری کەین ئەوەی خوارەوە مەسەل بینایەکە کە جوان دیارە کە ئەو فیلما کە من ئەوانم هەمووی ڕاستەکەی لە ئینتەرنێت داونلۆد کردە لێرەدا جوان جوان دیارە ئەو ڕەشاییە کە ئەم ڕۆژی لەوە خراپتر زۆر بەڵێ ئەمکە لە مەسیف دێن بزانم هەرکە لە لۆفەکان دێ خوارێ ڕۆژی لەوە خراپتر زۆر
جا ئەمانە من پێم وایە بەشێکی زۆری بەهۆی کوالیتی ئەم سوتەمەنیەیە کە بەکاری دێنین چون لێکۆڵینەوەکان لە هەمووی دنیاش ئەمە بینی 60% پیسبوونی هەوا دەگەڕێتەوە بۆ سوتەمەنیە بەردی فسیلەکان جا لەچووە ئەو بیرۆکەیە کە ئەم جۆرە سوتەمەنیە بەرهەم بێت و بە ملی ئێمەوە نووساوە هەتاوکن ئێستا ئەگەر لە مانگی 1 و 2دا کە سەردانی بکەن وەکو پایتەختی چین لە ئاسمانەوە کە دێنە خوارێ هەرز دیار نییە نی لە تیارە ناتوان زۆری بیناکان ببینن لە خوارەشەوە ناتوانن سەرەوە ببینن ئەوە چەند ڕسمێکە لە پکەن کە جوان دیارە پکەن لەبەر خاتری چین لەبەر خاتری کێشەی بودجە و کێشەی دابینکردنی بنزین و گازی خۆی ڕووی هێنا ئەم جۆرە بلندینگە و دواتر لە کاتی حەسر و لە کاتی گەماڕۆکاندا ئەمەیدا بە ئێران کە ئەو ڕسمانە هیتارانە ئەوە مەسەلەن ڕۆژێکی خاوێنی تاوەری میلادە ئەوە ڕۆژێکی پیسێتی یا ئەوانە ئاسمانی تارانە کە ئەین ئەو شتێک کە لێرە دەیبینی یعنی ئەم کێشەیەکی هاور لە کراو بوو کە چین دای بە ئێران بۆ ئەوەی کە کێشەی دابینکردنی سوتەمەنی خۆی پێچارە سەرکە و ئێرانیش دای بە ئێمە بۆ ئەوەی کە ئێمە ئەو 2014 بەولاوە هەمیشە وەکو شتێک لەگەڵمان بووە جا بۆ ئەمن دەڵم سوتەمەنی ئەگەر لێکۆڵینەوەیەکی National Institute of Environmental Health Science ئەمریکا سیر بکەین سەرەکیترین هۆکارەکانی پیسبوونی هەوا دەداتە دەردانی ئۆتۆمۆبیلەکان فیول ئۆیل کە دیسان سوتەمەنیەکی نەفتیە یان نەوتی ڕەش و سوتەمەنی بەکارهاتوو بۆ گێرمکردنەوەی ماڵەکان دووکەڵ و بەرهەمە لاوەکیەکانی پرۆسەی بەرهەمێنانی کارەبا کە دیسان بە کارەبای خەڵوزیان بە کارەبای نەوتی بەرهەمە نەوتیەکانە یان ئەو دووکەڵی کارگایانی کە بە موادی کیمیاویە کە ئەمەیان لە هەرێمی کوردستان ئێمە تقریبا نیمانە بەڵام ئەم دوانسیانی کە ئێمان بەداخەوە هەیە تەنانەت ناساش کە لێکۆڵینەوەیەکی کردووە سەرچاوی سەرەکی پیسبوونی ژینگە دەگەڕێنێتەوە بۆ سوتەمەنی بەردینی وەکو خەڵوز و نەوت و بەرهەمە نەوتیەکان و دوای ئەو سوتانی دارستانەکان کە دیسان لە هەموویاندا سوتەمەنی بەرهەمە نەوتیەکان خەتابار و گوناباری سەرەکیە ئەگەر بۆ ئەوەی کە زیاتر لەگەڵ بابەتەکە هاوڕابین ئەمە پرۆسەی بەرهەمهێنانی نەوتە لە پاڵاوگەیەکی ستاندارد کە گێرم دەکرێت دەچێتە ناو دیستیلیشن تاوەرێکەوە مەرحەلە بە مەرحەلە و ستێپ بە ستێپ بەرهەمە نەوتیەکان بە کوالیتێکی دیاریکراو لە هەر کامەیەک لەو مەحفەزانە زیاد دەکرێتەوە و دەبردێتە دەرەوە لە سەرەتا LPG یان گازەکانە کە پرۆپان و بوتانە دوای ئەو دێتە سەر پێترۆل یا گازۆلی دوای ئەو دێتە سەر نەوتی استیماڵان و ATK یا بنزینی تیارە دوای ئەو دێتە گاز و گازوایل و ئەمانەی دیکە بەڵام بۆ بەرهەمهێنانی بنزینی نایستاندار یا بنزینی تێکەڵاو و بنزینی بلندینگ بە ئەمانە لەوانەیە بڵێن ئەمە ئەگزەجێرەیە لەوانەیە بڵێن ئەمە من ئێغراقێکم کردووە لەمەدا بەڵام بەڕاستی لە هەمووی ئەلەوە لە تانکی عادیدا و لە شوێنێکی ئاواکە نەتەنیا ژینگە پیس دەکات بەڵکو لە تێکەڵاوکردنی سێ چواردانە بەرهەمی نەوتی کە بەشێکی بەرهەمی نەوتی ناتەندروستە بنزین و گازێک بە بەرهەم دەهێنرێت کە ئەم ریپۆرتانە ریپۆرتی سامانە سروشتەکانە لە بەشێک لە ئەم بنزین و گازانە کە مەسەل لێرە دەبینین ئەوانەی کە سوورە لە ستاندارد بەدەرە مەسەلەن توتال سولفور کانتێنتی 1276 یا بنزەن 3.6 6.6 لە هاتێکدا لێشک و دینا سەرەوە یەک قبوڵی ناکەوە ئێستا بۆ ژێر یەکیش خەریکن دەڕۆن یا مەسەلەن لێرە بەنزەنی لەسەرترێ یا ئێرە ئەگەر سەیری بکەین ئەمە جوان دیارەکە ئەوە هەر بنزین نییە ئەمە شتێکی تێکەڵاوە کە نە ڕەنگی نە بۆنی نە حتى تنانەت ئۆکتانەکەی ئەوە راپۆرتی وزارەتی سامانە سروشتەکان خۆیتی ئەمانە هەموو لۆگۆی سامانە سروشتەکانی لەسەرە یا ئەوە ئێرەگە سێریکەی مەسەلەن تۆتال سولفورەکەی 470 یا ئەوە مەسەل ئاڕۆئێنەکەی 87 یا ئەو بەرئەگە سێریکەی دیسان هەر بەو شێوازە سامانە سروشتەکان پرۆسیجێری هەیە و یاساشی بۆی هەیە
بەڵام من پێم وایە ئەمە فقط کاری سامان سروشتەکان نییە کە پێش لەو هەموو بگرێت ئەو ئەوانەی ناسیوە پێشی گرتووە بەڵام ئەوەی کە دەبینین هەموو چەند ڕۆژارێک بانگ باز دەکردێت کە 10 دانە بەنزینخانە داخرا 15 بەنزینخانە داخرا یعنی ئەو سیستمی ئێمە لیکیشی هەیە سیستمی ئێمە نەشتیشی هەیە بنزین و گازی خراپ ئێستاش حەدەچێتە دەرەوە جا ئەم بنزین و گازی خراپە لە چی ساز دەکردرێت ئەگەر بەس بۆ ئەوەی کە من نەختێک معلوماتەکانی دەڵم کە دواتر ئاغای دکتۆر ئەزێت بچێشن و زیاتر بە دیتەیلەوە باس بکرێت مەسەلەن نەفتامان هەیە کە نەفتا ئەسم بنزین نییە نەفتا وەکو سوتەمەنی سەیارە نییە لە پێناسەدا بەڵام بەشێک لە مواسەفاتەکانی وەکو بنزین وایە مەسەل لە دنسیتی یان لە تەوافە زۆر خوارترە لە RON زۆر خوارترە دەی بەڵام لەوانەیە لە IVP FEP نزیک بێت لەو دیان چینیەکان هاتووەن و دواتر ئێرانەکان و دواتر بەشێک لە پیشەسازی نەوتی لە هەرێمی کوردستان هاتووە ئەو مەوادە دەگرێت کە ئەم مەوادە لە ئەسڵدا سۆڵڤنتە توێنەرە بۆ شلکردنەوەی نەوتی خاوی قورس بەکاردێت دەتواندرێت لە سۆبەی کەمپی سەر ئاواڵە و فانۆز بەکار بدرێت بەڵام نەک لە شوێنی دیکە نەک وەکو بۆ سیارە دەتواندرێت بۆ بەرهەمهێنانی پلاستیکە وەکو پاکەرەوەیە وەکو سەرچاوەیەکی مادەکیویەکان یعنی ئەسڵ ئەمە جێگەی بنزین ناگرێت لە حاڵێکدا بنزین پێناسی جیایە گازوایی جیایە و نوتی سپی جیایە یان ئەوەی کە مادەیەکمان هەیە بە ناوی وایت سپریت کە لە ئەسڵدا بۆ شلکردنەوەی بۆ یاغە یا بۆ ڤارنیشکردن و چاپکردن و کاری پیشەسازی و جوانکاریە بەڵام لە زیاتی نەوتی سپی دەفرۆشترێت و ئەمە هەم لەناو ماڵاندا دووکەڵێکی زۆر و نەخۆشیێکی زۆر ساز دەکات هەم تێکەڵاوی گازێکی قورس دەکردێەوە گازوایلێکی لە بەرهەم دەهێنرێت کە دواتر لە مۆلیدە و لە هەمووی ئەمانە دیسان ئیسفاری لە دەکردێت و بەکار دەهێنرێتەوە جا بۆ ئەوەی کە ئەم نەفتایە ببێتە بنزین سێ چوار جۆر مادەی سەرەکیمان هەیە کە تێکەڵاوی دەکردرێت کە مەسەلەن یەکان بنزینی پیرۆلیزە یەکیان ریفۆرمەیتە و کۆمەڵێک مەوادی کیمیایی وەکو MTB ئیزایلین و مێتیل ئەسێتان من حەولمدا پێناسەیەکی کورد لە هەر کامێک لەوانە هەر ئەو نەفتایی کە پێشتر باسمان کرد کاتێک دەیهێنن لە پرۆسەیەکی ئاوادارکرێکی دەکەن دەیشکێنن مولکولەکانی بۆ ئەوەی کە شتی بەکار هاتووە شتی ڤەلیو ئەدیدی تێدا سازکەن ئەرشەکەی بەرنەسەرێ مەسەلەن دێنن گازەکانی لێ دەردێنن C1 C2 وەکو LPGەکان ئەسێتیلێن و ئێتیلێن و ئێتان و پرۆپان ئەوانی لێ دەردێنن شتێک کە لەو خوارخوارەوە دەمێنێتەوە ئەو سوورە پیرۆلیز گازۆلین کە هیچ ئیسفادەیەکی نییە و ئەگەر لێرە سەیریکەین بەرهەمێکە کە مەسەل 40% بەنزەنە بەنزەن مولکولێکی حەڵقەوی 6 کەربۆنەیە 3-6-8 کە بەنزەن لەو خوارەدا من سەردانەیەکم لە ئینتەرنێت و لە شوێنەکانی دیکە داونلۆد کردو کە هەڵمژینی و تەنانەت خواردن و تەنانەت بەرکەوتنی پێستیشی زیان بەخشە هەناسەدانەکەی دەبێتە هۆکاری ناڕەگلەدانی دڵ لە ماوەیەکی زۆردا دەبێتە تەحریککردن و خوراندنی دەمارەکان سەرجێژە خواردن سەرێشە سکچوون و وەکو سەرەکی ترین فاکتەرە بۆ سەرەتان یعنی هەر موسسەی تەندروستی ئەمریکا لە ڕێزەی یەکەمی مەوادی سەرەتانی یەکەمدا دەیناوە ئەوە 40-50% بەنزەنە بەس ئەوەی هەیە کە ئۆکتانی بەرزە نەفتایەکی ئۆکتان خوارد بە پیرۆلیزێکی ژەهراوی ئۆکتان بەرز تێکەڵاو دەکردرێت پرۆداکتەکەی دەبێتە شتێکی کە نە بەنزەنە بگورن نە نەفتایە نە بێنزینە بەس ژەهرە و دیتودانە دەڵێن وڵای ئەم سیارەی ئەمڕۆکە هەرچی حەولم لەگەڵدا سیارەکەم نەدەڕۆی بڕۆژی وایە دەڵێن ئەرێ بوو ئەم سیارەی من مەسەلەن لە هەولێرەوە بۆ مەسیر ڕۆژەکانی کە 20 لیتری دەیت ئەمڕۆ 40 لیتری ویست لەبەر خاتی ئەوەیە کە ئەمە ناتوانێت ئەم وزەیە کە پێویستە بیراتە دەرێت ریفۆرمەیتیش هەروەکو ئەو وایە ریفۆرمەیتیش لە کۆمەوادێکی پارافینی بەگشتی لە کاتالیست دەدرێت جیا دەکردرێتەوە بەرهەمە باشەکانی جیا دەکردرێتەوە بەرهەمە خراپەکەی کە وەکو ریفۆرمەیتە ئۆکتانی بەرزە دەهێنرێتەوە کە مەسەل ریفۆرمەی لە 1949 لە وڵاتانی دیکە بەکارنهێنرا و ئەویش خۆی یەکێکە لە بە حکمی ئەوەی کە مەوادی کیمیاوی بۆندار وەکو بەنزەن وەکو تۆلۆن وەکو زایلین وەکو ئێتیل بەنزەن ئەمانەی لەگەڵا
موادێکی ژەهراویە ولا سەر لە ئەسڵدا ئەمە بۆ پیشەسازی پلاستیک دەبێت بەکاربێنرێ نەک وەکو سوتەمەنی نەک وەکو سەرچاوی سوتەمەنی یان جگەلەوە مەسەل MTBE مان هەیە کە MTBE دیسان هەر مادەیەکە کە مادەیەکی تقریبا کحولیە مێتیل تێرت بوتیل ئێتێرە لە خانەوادی ئێتێرەکانە کە زۆر زوو دەچێتە ئاسمانەوە زۆر زوو دەڕوە بینیتانە ڕۆژی هەر زۆر جارەوە هەیە بەرگری شارستانی ئەمانە دەڵێن لە هاویندا کاکە ئەگەر دیتان سیارەکەتان ناڕوە دەرگای باکەکەی بکەنەوە گازێکی زۆری تێدا کۆبووتەوە گازەکە ئەمانەیە ئەسم بنزینیە بنزین لەکوێی دنیا بیستمانەکە بڵێن دەرگای باکی بنزینەکەتان بکەنەوە بۆی کە سیارەکەتان بڕوە چون ئەمانە کۆمەڵێک موادی کحولی تێدەکردێت کە تۆزێک گەرمدادێ تەبخیر دەبێت دێتە سەرەوە لەسەر بنزینەکە و ڕاودۆستێ زەختێکی زۆر بۆ بنزینەکە دێنێ ئەو زەختە منتەقل دەکردرێ بە مەکینەی پۆمپەکەی بڕای دەگرێت ئەو یەکێکە لەوان وەجگە لەوە دەتوانێت بێتەوە کاری ئەوەی کە بینیمانە کەچی ها سیارە ئاگر دەگرێت ئەگرەکە لە ناو مۆتۆرەوە لە ناو بزوێنەر و مەکینەوەکەیەتی بەخاتی کە ئەمانە لە جگە لەوەی کە سیەکانی ئێمە دەسووتێنێ ئەو ناوەشی هەموو کە ئەمانە پلاستیکە وشکی دەکاتەوە دەیتەقێنێت و هەم زەرەری ماڵیمان لێ دەدا هەم زەرەری تەندروستیمان لێ دەدا MTBE لەوانەیە کە ئەگەر بڕژێتە سەر ئەرزی زۆر بە خێرایی دەچێتە ناو ئەرزەوە حتا ناو ئاوەکانی ژێر ئەرز دەتوانێت نفوس بکات و بچێتە ژوورەوە و ئەگەر تێکەڵاوی ئاوکرا ئاوەکە دەکاتە ئاوێکی ژەهراوی ئەگەر تێکەڵاوی هەوا بکرێ هەواکە دەکاتە هەوایەکی ژەهراوی و هەڵمژینی بەرکەوتنی هەمووی ئەمانە زۆر زیان بەخشە لەبە خاتیەوە لە 2000ەوە دەستگای ژینگی پاراستنی ژینگەی ئەمریکا پلانی داناکە لە ماوەی 4 ساڵدا ئەوە قەدەغەی بکات لە بەکارهێنانی سوتەمەنیدا و دەبینین کە مەسەلەن لە کالیفۆرنیا لە 2002ەوە MTBE وەکو زیادکەری بنزین قەدەغە کراوە لە ویلایەتی نیویۆرک لە 2004ەوە MTBE قەدەغە کراوە بەڵام لە پیشەسازەکانی دیکە بۆ بەرهەمهێنانی موادی کیمیاوی ئیسفادەی لێ دەکردرێت چون نابێتە دووکەڵوە زیانی ڕاستەوخۆی نییە ئەمە دەتوانێت ببێتە دیسان کاریگەری لەسەر سیستمی دەما بکات لەسەر منداڵ هایپەر ئەکتیڤ بکات منداڵ نەختێک چالاکی زۆر بکات تەنانەت ببێتە هۆی لە دەستدانی وشیاری زیان بە گوچیلە بگەێنێت و تەنانەت لەسەر گەشەی کۆرپەلا لە ناو زگی دایکیدا کاریگەری زۆر خراپی هەیە و ئەگەر دایکێک ئەم MTBE زۆر بەرکەوتو بێ منداڵەکەی دواکەوتو دەبێت باسی بەنزەنمان کرد کاریگەری فەرمووی لە ئەمریکا هەر وەکو لە 1950ەوە تقریبا باو نەماوە بەکارهێنانی بەنزەن یا مەوادێک کە بەنزەنی تێدایە بۆ ئەوەی کە بۆ سوتەمەنی بۆ ئەوی کە بتوانێت وەکو ئۆکتان ئیمپروڤەرێک بەکاربێت بەنزەن بە پێکهاتەیەکی شێرپەنجەیی دەناسرێت یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی وەرەمی گرەی لیمفاوی و تێکچوونی جگەر و لە بێرچوونەوەی درێژخایەن و تەنانەت شێرپەنجەی خوێنە ئەم کێشانەی کە ئەو بنزینە ناتەندروستە کە بە شێوازێکی نایاسایی حکوومەت چەندین جارش حکوومەت ڕایگەیاندوو کە ئەم بنزینە بنزینێکی نایاساییە ئەو پاڵاوگانە ئەسەن بە پاڵاوگەی نایاسایی لە کوردستان دەناسرێت ئێمە نامانێ بڵێن خەتای پاڵاوگەکانە نامانێ بڵێن خەتای کەسێکە لەوانەیە زۆر کەس بە وردی ئەم شتانی نەبیستی بێت نەیزانێت بەخاتی ئەوە باسی دەکەین کە ڕێگایەک دۆزینەوە چۆن ئەوانەش وشار بکەینەوە کە چون خۆشیان هەر لەگەڵ ئێمە دەژین کە خۆیان لە دەرەوە ناژین ئەگەر بینە سەر گاز من پێم وایە گاز تا ڕادەیەکی زۆر کێشەکانی قورستریشە لە بەنزین گاز لە گازوائیلی قورس لە مەوادی قورستر لە خۆی لە ئەو دیستیلیشنەکە کە باسمان کرد لەگەڵ کۆمەڵێک مەوادی سوکتر لەسەرەوەی خۆی وەکو ئەدیتیڤەکان وەکو نەفتا وەکو ئەمانەی دیکە تێکەڵاو دەکردرێت وی کە بەشێک لە مواصفاتەکەی وەکو دەنسیتی وەکو شتەکانی دیکەی چارەسەر بکردرێت لە ئەوروپا ئێمە تا ئێستا 5 دانە 5 جار هاتوون و ستانداردی گازوائیلان بەرز کردوێتەوە ئەگەر سەیری بکەن مەسەل لە ئەوروپا لە 1993 گازوائیل بۆ سولفور کە پێم وایە ئەویش مەترسیەکانی لە بەنزەن و لەوانەی دیکە کەمترنیە بۆ زۆر زیاترە چون وەختێک لە ناو مەکینەدا دەتەقی لەگەڵ ئەو ئاوەی تێکەڵ دەبێت لەگەڵ ئەو ئۆکسیژەنێت کە لەوێدا هەیە تێکەڵ دەبێت
H2SO3 و H2SO4 و SO2 ئەمانە دەردێنێ کە هەر بەسانیە هەڵمژینەکەی خەتەر و مخاتراتی لە بەنزەنەکە و لەوانی دیکە زۆر زیاترە تا 2000 ڕێگەی پێدرا بوو لە 1996 بوو بە 500 و لە 2009 ئەسڵ سولفور سەرەوەی دە PPM ناتوانرێ بچێتە ناو ئەوروپا و لە ئەوروپا بەکار بێنرێت لە وڵاتانی دیکەش ئەمە ریپۆرتێکی ڕێگە پێدراوی ئاستی سولفورە لە هەرێمی کوردستان کە تا 8000 PPM دەتوانێت ببێت لە ئەوروپا 10 PPM لای ئێمە بە حکمی ئەم کێشەیە کە لەگەڵ خۆمان ئەو ساڵانە کێشەمانە 8000 PPM 800 پێندەی ئەوێ یا لێرە مەسەل ئەمە کە ڕەتکراوەتەوە لە بەخاتیەوەی کە سولفوری 9000 ئەوە سولفوری 9000 ئەمانە دەفرۆشترێ لە ناو بازار ئەمانە بەکار دەهێنرێ لە ناو بازار ئەگە سەیری بکەین کێشەکانی سولفور بنزینەکان من دەتوانم بڵم تاڕادێکی زۆر ئەم کێشەیان نەبوو کێشەکانی کیان هەبوو بەڵام گازوایل ئەم کێشەی هەیە دەبێتە ئەوەی کە لەسەر لوت و چاو و قورگ و سی و هەمووی کاریگەری دادەنێ و هێرشی تەنگە نەفەسیانی هیوا هەیە دەڵێن وەکو شتێک حەملەیەکی ڕەبوو یا مەسەلەن لە خۆشیەکانی دڵ ئەمانە لەگەڵ خۆی دەهێنێ بۆیە من پێم وایە ئێستا کە تاڕادەیەکی زۆر قەیرانی دابینکردنی 2014 مان تێپەڕاندووە کاتی هاتووە کە ئەوەڵ سنتەرێک دابنین هەڵسەنگاندن بۆ کوالیتی هەوا بکە بزانین ئایا ئەم شتانەی کە ئەمڕۆ باسمان کرد لە هەواکەماندا بەڕاستی هەیە یان نییە دەیتا بدا بە حکوومەت دەیتا بدا بە خەڵک ئەو ڕۆژانی کە هەوا دەبینین زۆر پیسە لە عەقل بۆ ئەو کەسانی کە منداڵن ئەو کەسانی کە زۆر پیرن ئەو کەسانی کە جێگای مەترسین وشتاریان داتێن نەچنە دەرێ یان ڕێگاچاریان بۆ بدات دواتر ڕێکاری تایبەتمان هەبێت بۆ ئەوی کە بەڕاستی لە بەشێک لەم سوتەمەنیانە بگەینە ئاستی ستاندارد و ئەو کێشانەی کە ئێستا هەمانە لای دەین یاسامان هەیە پارلمان لە آخر دەوری خۆیدا یاسایەکی دەرکرد من پێم وایە جێی چاکتربوونی زۆر هەیە ئەو یاسایەوە دەتوانێت زۆر دەوڵەمەندتر بێ و باشتر بێت من پێم وایە کاتی ئەوە هاتووە کە هەولێر وەکو تورکمەنستان وەکو ئێران وەکو تورکیە وەکو هەموو وڵاتانی دیکە بۆرسەیەکی ستانداردی هەبێت کە ئەو بۆرسەیە مدیریەتی بازاری سوتەمەنی بکات و ئەو بۆرسەیە بەرپرس بێت لەسەر ئەوەی کە لەوێ سوتەمەنی ستاندارد بە شێوازێکی دروست بفرۆشترێ و دوایی کۆنتڕۆڵ بکرێت تەنانەت لە بەنزیخانەکان بەس لەوێ بکردرێت من پێم وایە زۆر گرنگە لە میدیاکان تەنانەت حکوومەت کەسانی دیکە نخبە بێنن هۆشداری بە خەڵک بدەن بە ئەو کەسانە بدەن کە تەنانەت ئێستا خەریکن بێنزین و گاز و نەوتی سپی بلێندینگ و ئەم جۆرە شتانە ساز دەکەن دەیدەن بە خەڵک من پێم وایە زۆر گرنگە بەرامبەر بە ئەو کەسانی بە بەرکەوتووەکانی ئەوانە چۆن نازانم ئێستا ئاستی شێرپەنجە لە کوردستان لە چ ئاستێکدایە بەڵام ئەمانی وا بەری دەکەون خەرجێکی یەکجار زۆریان هەیە کێشەیەکی زۆریان هەیە یارمەتیەک بۆ ئەوانە سیستمێکدا بندرێت پرۆسسێک بێت و دواتر من پێم وایە ئێمە ئێستا کەپەسیتیەک و زەرفێتێکی بەکار نەهاتووی پاڵاوگەکانی خۆمانمانێت پاڵاوگەی ستانداردەکان پاڵاوگەمان هەیە کە بە 30% کەپەسیتی خۆی خەریکە ئیش دەکات بەڵام بنزین و گازەکانمان لە پاڵاوگەیەکی نایستانداردی بە کوالیتی کەم بە شێوازێکی تێکەڵاو دێتە ژوورەوە دەتوانین زۆر ئاسان بە وەکارخستنەوەی ئەمانە سوودی لەوەربگرین و من پێم وایە کە وەختی هاتووە کە حکوومەتی هەرێم وەکو هەموو حکوومەتەکانی دنیا ئەمباری استراتێژیکی هەبێت بۆ هەڵگرتنی گاز بنزین نەوتی سپی بۆ ڕۆژی تنگانە بۆ ئەو ڕۆژەی کە پێویستە ئێستا دەبینین کە ڕۆژێکە سعری بنزین لە بازارەکانی جیهانی تاڕادەیەک دەڕاتە سەرێ تەنانەت تانیان لە بایدن دەدا دەیانکرد لە پاش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئێستا 13 ملیۆن بەرمیلەوە بەرهەم دەهێنێ زۆر ڕۆژ بایدن دووەم بەرهەمهێنەر یا فرۆشیاری گەورەی نەوتی دنیاە ڕۆژی وا بوو 5 ملیۆن 6 ملیۆن بەرمیل نەوتی داوەتە دەرێ لە کۆگای استراتیژیەکان بۆی کە بتوانێت کۆنتڕۆلی بازاری ئەمریکا بکات و جگە لەوە کۆگای استراتیژیکی هەیە بۆ کۆکردنەوەی بنزینێکی ستاندارد کە وەختێک پێویست دەکات نرخەکەی زۆر دەچێتە سەرێ دەیداتە دەرێ بە سعرێکی کە بۆی دانراوە بۆی کە کۆمەکە ئەمە دەتوانێت ئەو دڵە ڕاوکێ و ئەو بەلانی کەم بیانیەوە بۆ ئەوی کە ئێمە بنزینمان نیە گازمان نیە بۆی ڕوومان هێناوەتە ئەوە چارەسەر بکات
زۆر سپاس من دەستەکان خۆش کاک شەهریار ڕاکردن بۆ تەڵەبەی کلیە تۆ بوو دکتۆر قسە ناکەم ئەنی لەوانەیە زۆر نەچوومە ئەوەی کە لەوانەیە چاوەڕوانی ئێوە بێ زۆر نەچوومەتە ناو دیتەیلی قبلیەکەی بەڵام زۆربەی هەرە زۆری هەروەکو ڕوو سەقلام ئەو مەوادانم کە زیاتر زەری هەیە و لە هەمان زیاترن لەوانەیە وەکو کاک شێخلێر باسی کرد ینی بچێ ناو دیتێل لیستەکە زۆر درێژە مەسەن هەر لە بنزینەکان لەوانەیە بە 75 مادەی کە وەکو بڵێ بنزینیان لە بنزین دروست دەکرێت ینی ئەو کۆمپۆننتانن کە خزمایەتیان هەیە لەگەڵ وەکو هەمووتان ئەگەر ئێوەش لە ئەعدادی بەبیرتان بی بنزین یان نەک بنزینی خۆمان ئەوەی کە دەڵێن بنزەن ینی ئەوەی لە ئینگلیزی وانە پێ دەڵێن بنزین ینی ئەوان بە بنزینی خۆمان دەڵێن گاسۆلین مەسەلەن یان پترۆلی پێ دەڵێن بەڵام ئەوە بنزینە ینی بڵێن هایدرۆکاربۆنێکی 6 کاربۆنی تێدایە کە بە هایدرۆژنەوە پێکەوە بە سرایتنەوەتەوە بەڵام لە زۆر مەوادی دیکە ئەوە هەیە مەسەن ئەو نەفتالینە کە باس کرد نەفتا ئەوە تێدا هەیە مەسەلەن فینۆڵ تێدا هەیە مەسەلەن ئەو فینۆڵە مەسەلەن یەکێک لەو شتانە کە لە بەنزین دروست دەکرێت بەخۆی لەوانەیە بڵێم نزیکەی 1200 مەوادی کیمیایی زیاتری لە دروست دەکرێت کە لە هەمووان لەوانەیە پێتان غەریب ئەو پاراستفلێکە ئەوە بۆ سەرێشە دەیخۆن لەو فینۆڵە دروست دەکرێت ئەو فینۆڵە بەخۆی شتێکە لەو بنزینەی کە لەناو نەفتا هەیە دروست دەکرێت ینی زۆر بەشی سەرەتانی دروست مەسەن ئەوانەی کە فۆرمالدەهایت دیسان مەسەن ئالدەهایدانە و فۆرمالدەهایدانە ینی کۆمەڵێک شت هەیە خزمەتیان لەگەڵێکە ئەگەروا لیستەکەی درێژکەین لەوانەیە لیستێکی 1200 مادەی دەرێت من ئەوانەی کە سەرەکی خڕم کردێتەوە باسی دەکەم بڵێن بەکگراوندیان پاشخانێکی تاریخی مێژووی لەسەر ئەو پیسبوونی هەوایە باس بکەم ئەنی کە سێشت گرنگم پێم گرنگەوانە زیاتر لەوانەیە سیاسی و کۆمەڵاتی بێت تاطبی ئەوە بکە ئەوە بەڕێی من شۆڕشی سناعی و استعمار دەست لە ناوی دەستی یەک بەرەو پێشەوە ڕۆشتن ینی شۆڕشی سناعی بەبێ تاڵانکردنی مستعمرات ینی بەو گەرم و گوڕی نەدەهاتە پێشەوە ئەو گەشەیە نەدەکرد بۆ نمونە مەسەمە دەبینین کە ژینگە پێشەوەی کە ئەڵمانیەکان ئامۆنیاک دروستکەن ینی بە شێوەیەکی سیناعی بڵێن لە نایترۆجێنەوە بە هەزاران شوێن هەبووە جەزایری ناو ئۆقیانوسی ئارام لە شوێنی دیکە لە ئەمریکای لاتین لە مەسەلەن مەناتقی ئۆقیانوسی ئەوانە بە هەزاران جەزایر و منتەقە هەبووە مەسەلەن بە ساڵان کێ و دروست بووە مەسەلەن جەزیرە هەبووە قەت پێی بەشەری نەگەیشتۆتە 40 ملیۆن ساڵە مەسەلەن بەس چێشکە و باڵندە و ئەوانە لەوێ پیساییان کردووە وەکو بە بەرزایی مەسەلەن کیلۆمترەکان ینی بڵێن کۆبووتەوە جیقنەی ئەو باڵندانە ئینگلیزەکان چیان دەکرد بە حکم هەموو مستعمراتیان هەبوو یەکێک لە بازرگانی هەرە پرسوودەکانەوە بوو کە ئەو پیسایی و جیقنانە بە جەزایر کۆکەنەوە بە کەشتی ئەوانە بینن لە ئەوروپا و لە شوێنانە بیفرۆشنەکو کیمیایی بۆ زەراعەت کە ئەڵمانیا دەستی پێکرد بە دروستکردنی بە شێوەیەکی کیمیایی پشتی بازرگانی بریتانیای شکان مەسەنەوە بەشێک لەوە بڕینی دارستانەکان ئەو شتانە کتێبێکەیە نازانم کامتان وشتن ئەو بلیمەتە ئەمریکیەکە جێر دایمۆند بە ناوی کتێبەکە بە ناوی کۆلاپسە 19 حەزارەتی عالم هێنا ئەوانەیە کە تووشی شکەستێ ناو لێکۆڵنەوەیەکی ژینگەی و ئەوانەیە کردو سۆسیۆلۆژی و مێژووی کە باسی ئەمریکای ئێستا دەکا ئەنیچکە ئەو بەراوردێک دەکا بینی ئەو 19 شارستانیەتە قەدیمەکانی کە لە ناو چوون و حاڵی ئێستای دنیا بەگشتی کە باسی ئەمریکا دەکا دەڵێ سیاسەتی نەنووسراوی هەموو کۆمپانیا گەورەکانی کە بەتابەتی لە بواری معدەن کانزاکان ئیش دەکەن لە ئەمریکا تا ئاخری قەرنی 20 دەڵێ تا ساڵی 1998 و ئەوانەش کەلیمەیەک بەکاردێنێ کە لێ نووسمە ڕێیپ ئەند لیڤ یعنی ئیغتیساب بکە و بەجێ بێڵە ئەڵێ بە
هزاران مشاکلی ژینگەیی دروست بووە بۆ ئاو بۆ خواردنەوە بۆ هەموو شتێک اینجا فێرە چ بوون ئەو کۆمپانیا تا ئەو معدەنە قابلیەتی هەیە کە قازانجی لێ بکە دەری دێنێ کە زانی لە قازانج دەرچوو شەریکەکە ئیعلانی ئیفلاس دەکا کە ئیعلانی ئیفلاسی کرد هیچ مەسئولیەتێک هەڵناگرێت دەوڵەتی ئەمریکا دەبێت بە بودجەی خۆی چارەسەری مەشاکل ژینگەیەکەی بکە اتفاق ئەو بوونە اینجا لە 1970 ئەوانەوە کە ئەمریکا بە قانون نەهێشتە ئەو شتانە بکرێت ئەڵێ ئەو سیاسەتانی تر تحویل کردەوە بۆ ئەفریقا و بۆ وڵاتی وەکو ئەندونیسیا و نیوگینی و ئەو شوێنانە یعنی مەبەستم ڕێیپ ئەند لیف بڕوایەکی دیکە هەیە کە بەو مۆدرنیزمەیە کە ئێستا ئەمە بە ناوی حەزارەتی ئێستای عالەم باسی دەکەین بڕوایەک هەیە کە جێگای دیانەتی گرتووە کەوە دەزانن علم چارەسەری هەموو کێشەیەکی پێیە ئەتو هەر شتێک بکەی کاکە علم چارەسەری دەکات مەسەلەن بۆ نمونە یەکێک لەو شتانە کە ئینسان کردوویەتی یعنی ئەوەی کە ڕساس ئیزافە بکەن لە ئەوەی کە دێدێتێ دروستکرا هەمومان دەزانین دێدێتێ هات ئێستاشی لەگەڵدا دوای 40-50 ساڵ هێشتا مەشاکلی دێدێتێ ماوە لە عالەم دێدێتەیەکی کە دوای 40 ساڵ حسابکە زیاتر لە ڕاجیرانە وەکو گوتت لەوانەیە لە وڵاتی بێکو ئێران چینەوانە لە لای خۆمان هێشتا بە قاچاق دێدێتێ بفرۆشتێ بەڵام لە دنیای متحەزری شارستان ئیتر نافرۆشتێ یعنی ئەو کێشانەیە کە تەسەووریان دەکرد بە علم من چیرۆکێکی زۆرەوە هەنووسیت مەسەن لە طبدا یەکەم جار کە ڕۆنتگەنی ئەڵمانی و پێرکوری و مادامکوری ئەوانە ئەشیعان دۆزیەوە و رادیۆئەکتیڤیتیان دۆزیەوە ئەوانە یعنی شتێکی زۆر تەسەووری ئێستا مەکەن تەسەووری بکەن مەسەن پێشی 150 ساڵ ئەتۆ دکتۆرێک ئیشی کرد بێ ئەگە بزانێەوە بەردی هەیە لە گورچیلەی هیچ ڕێگایەکی نیە یان نەبێ بە ئەعرازی نەخۆشەکە بزانیە نەبێ زگی نەخۆشەکە بدڕێ بزانیت ئەگەر قەناعەت هەیە بکەوە بەردە اینجا ئەیکاتەوە بەردیش نییە لەوانەیە تۆ کە ئەشیعە هات بێەوەی زگی نەخۆش هەڵدڕی بزانی بەردیتیایە هەر شتێک وەکو کۆمپیوتەر ئێستا و ئینتەرنێت ئێستا کە خۆشە هێشتا خۆشیەکەی خۆشتر بوو تۆ بێەوەی زگی نەخۆش بدڕی ئاوازانی بەردیتیایە لەو یعنی نە بۆنی هەیە نە ڕەنگی هەیە نە دەنگی هەیە نە گەرمای هەیە نە سەرمای هەیە هیچی نییە ئەشیعە بوو بە شتێکی زۆر زۆر ناوازە لە ناو طبا ئیتر هەموو کەسێکەوە بوو دوای 40 ساڵ هەستیان پێکرد کاکە بۆچی هەرچی دکتۆری ئەشعەیە تووشی سەرەتان دەبێت بۆ دکتۆری مەسەلەن باتنی توش نابێت ئەوەندەی کەوان توش دەبێت اینجا هاتن لێکۆڵینان کرد لەسەر مشک لەسەر شتێکە کاکە ئەشعەت سەرەتان دروست دەکات تا 40 ساڵ دکتۆر بە سەرەتان مرد نەیانزانی لەبەر ئەشعەکە چونکە نە بۆنی هەیە نە ڕەنگی هەیە نە دەنگی نە گرانە نە هیچی بەڵام بڕوا هەبوو کە تر علم ڕێگای خۆی دۆزیوتە ئێستاش ئەو ڕەسمالیەتێکە هەمانە ئەو سەرمایه‌داریەکە لە عالم هیچ احترام و ڕێزێکی بۆ ژینگە نییە وە دەزانێت ئیتر ژینگە وەکو بە فارسی دەڵێن یعنی شتێکە میوەیەکە بێ بیگوشی تفلەکەی فڕەدەی یعنی وەکو بڵێ وەکو هەنارێک پرتەقاڵێک کە بیگوشی هەڵی مژیتر ئەوە کەشی دەبێ فڕەدەی وا تماشای ژینگە وا تماشای طەبیعەت و ئەوانە دەکات بەشێکی لە مەشاکل کە هەیە ئەوە ینی ڕێز لە هیچ شتێک ناگرین بەڕێی من ئەوەیە لە مێژووی خۆشمان ئەوەی کە حکوومەتی هەرێمم باسی دەکەم کاک شێخلەر زۆر زۆر بە جوانی باسی شتەکانی کرد ئەو لایانی تەکنیکەکەیە ئەمە هەندێک با لایانی ئەوەکەی دەکەم دووسێ شتی زۆر زۆر خراپمان هەبوو حکوومەتی هەرێم بەداخۆڵەوەی من ئەوە ئینسانێکی سیاسینی من دکتۆرێک و لە ڕوانگەیەکی کۆمەڵاتی کولتوریەوە باسی لە شتەکان دەڕوانم یعنی حتا سیاسیش من هەر بە چاوێکی کولتوری تماشای مەشاکلی سیاسی دەکەم یعنی من چکە سیاسینی بەڕاست بە ڕاتاڵان دەستمان پێکرد ئەو مەرکەز سەحی نازاڕوەمەرنی کە ئێستا هەیە دکتۆرێکی گەنج بوو نازانوەمەرنی کوژرا لەبەرەوەی جیهازی سۆنەرەکەی بزم ببەن لە ئێران بفرۆشە لە وەختی ڕاپەڕی بێخمێمان دیت چمان لێ کرد زۆر شتی دیکە یعنی بە وەکو ئینگلیزەکان دەڵێن مایندسێت وانە مایندسێت بە کوردی دەبێتە چی ینی بە عەقلیەتێکەوە دەستمان پێکرد کە ئەو ڕۆشتێک قازانج بکەم تش لە سبەی تا ئێستاش بەردەوامە ئەوەیەک غەڵەتی کە هەمان بوو ئەوەی کە پێدەڵێن لە چ پێدەڵێنوانەی پاڵاوگەکانی پێلاقی پێدەڵێن ینی هەر ئەو منتقەیە تو بە خۆت ناوی بنێ پێلاقە یعنی چی
منتالیتی دووەم ماینسەتی دووەمی کە مەشاکلی کوردستانمانی زۆر من نازانم ئەو عەقڵیەتی چێ بوو بەڕاستی کە دەڵێن ئەمە دەبینە دوبەیەکی تر هیچ تماشای ئەوان نەکرد دوبەی بەحری ئازادی هەیە دەریای ئازاد ئێمە بە دوژمن دەوردراوین هەر لە وەختی ڕەفاندوتمە هێلکەمان نەبوو بخۆین ئێستاشی لەگەڵدا بێ جەوی کوردستان یعنی سنووری ئاسمانی کوردستان مەتاڵی هەولێر بەدەست بەغدایە لە هەموو قانونە دەولیەکان ئیعلام کە تارە نابێ نابێ ئیلا ئەگەر کەسێک وەکو بەرلینی ڕۆژاوا دوای شەڕی عالەمی دووەم مەسەلەن حولەفا شتێک ئیلحاح بکەن یعنی على رغم إرادة سياسي بغداد يارمتي دن أجينا تو هر لحظة إرادة بكان مطارش دجيلة نكر بلن إبراهيم خليلو مثلا بلن شو نكان يتر تو حاتي همو استراتيجي قشة كردن وقشة بيداني خود خسته سروي كبير بموديلي كيوكو دبي موديلي ضلالية لا هنقاوية كم دواية شان كبير بازناتا كزوج كان كدوان يعني إنسان بخوابل يعني لقيمتي أنين تخارو والله من الهنجاوية كم أكو دلالة تو ناتواني شكتو وكو إنجليزي دلنا deadlock يعني تو تشارشوي كي هيج رجاية كنية بودرة وبدجمن دور دراوي نك بدولة تيسر تو دثاني مثلا كو سويسرا deadlock والله هرنا بجيران سويسرا شو ناقات هيج بحريك أزاد والله جيران كان جيران والله تو جيران دجمني خوتها يعني ناتواني بڵێ من دەبم بە دوبەیەکی تر نازانم ئەو کەسێک کە ئەو شتەی خستە ناو مێشکی سەرکردایەتی و سیاسیەکان و ڕۆشنبیرەکان و حزبیەکان و نەحزبیەکان ئێمە ئەوەش بەڕێی من دووەمین خەتەر بوو کە کوردستانی گەیاندە ئەو ڕۆژەی ئەبێ ئیعترافی پێ بکەین یعنی تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ڕۆشنبیرەکانی کوردستان تا ئێستا سیاسیەکانی کوردستان لەسەرەوە سوورن کە ئێمە مودێلی پێشکەوتنمان مودێلی دوبەیە تا ئەوە نەگۆڕێ بەڕێی من وەکو فارز دەڵێن دەرهەر لەسەر ئەو پاشنەیە دەسوڕێتەوە ئەوەکەی دیکە کە هەمان بوو بەشێکی لەوانەیە ئەوەی کە کاک شێخلەر باسی کرد کاکتۆر بەکا باسی کردەوەی کە بلە ناچاری دوای ئەوەی کە نەفت و گازمان نەما ئاسایشی سوتەمەنیمان نەما پەنامان برد بۆ ئەوەی کە بڵێن پیشەسازی نەوتمان بەرهەمێنانی نەوتی خۆماڵیمان هەبێ بەشێکی ئەوەیە بەڵام من ئەو کاتە کە یەکەم جار عەقدەکە کرا لەگەڵ ئەو کۆمپانیاوە کە چ بوو دینۆ نانە ئەوەی نەرویجیەکە بوونی دیێنۆ کە لە دیێنۆ من ئەو کاتە وەکو وەفدێکی حکومەتی هەرێم لە کۆریا بووم لە سیۆل بووم کە باسی ئەو شتا لە ئینتەرنێت هاتەوە کات هێشتا سەحنیشمان نەبوو یعنی هێشتا ئەوە نەبوو بەڵام کاک سەمیر ئاکرێوێک کە بوو بۆ وەزیری شارەوانی ئێشمان لەگەڵ بوو زانا عوزێریمان لەگەڵ بوو کە لە کۆریا بوون نازانم کات ئەگەر ئەمن 20 دقیقەکەم چەند دەڕوا لەوێ بووین ئەمن بەعەکسی هەموو کەسێک کە پێی خۆشحاڵ بوو چەپلەیان لێدا کە ئەو خەبەرەمان بیست من پێم ناخۆش بوو چکە مێنتاڵیتیەکەمان چییە ئەگەر نەفتی خۆمان هەبێ ئێکسۆن مۆبیل بێتە ئێرە بریتیش پترۆلیۆم بێتە ئێرە ئەوان دەمان پارێزن بەشێکی ئەو مێنتاڵیتی ئەوەیە کە چیوانە بوو شای ئێران هەموو شتێکی بەم کاکە وەختی پێویستی کرد تێهەڵدن تێهەڵدا ئێمە گەورەترین شەریکاتی نەفتیش لێرە بێت کاکە خۆ نەفتەکار دەفرۆشێ اینجا یەکێتی بیفرۆشە یان پارتی حەشد بیفرۆشە یان ئێران تورکیا بیفرۆشە یان داعش هەر دەفرۆشێ ئەوان بیرە نەفتەکە دەپارێزن ساحەبی بیرەکە خۆ ناپارێزن ئەمە وامان زانی ئەگەر ئەوان بێن دەمان پارێزن کە چیواش دەرنەچوو وەک تەجروبەی کەرکووک ئەو مەنتاڵیتیەشمان تاماوە بەڕاستی بەڕێی من دەرچوونمان زەحمەت دەبێت لەو قەیرانەی کە تێدان شتێکی دیکە ئەوەی خاڵی چارەمە هەر لە کە بۆ بێرە گەیشتن لەبەر قسەکانی شێخلەر کە باز دەکات تا ئێستاش ئێمە ڕێز لە زانست ناگرین کە دەڵێم ڕێز لە زانست ناگرین مەسەلەن من برادەرم هەیە ماستەری هەیە لە اقتصاد برادەری خۆمە بێتە عیادەم یەک فلس پارەی لێوە ناگرم بەخۆشی دەزانێ بەڵام کە بەخۆی نەخۆش دەبێت منداڵەکەی نەخۆش دەبێت ڕاست دەچێتە سەیدەلی ئەرێ منداڵەکەم کوڕی دەشی چ باشە بووی بەڵام هەر ئەو کابرا لەوانەیە گەر ڕادیاتەری سیارەکەی تێکچێت لەوانەیە لە 3 کەس پرسیار دەکات ئەرێ وەستای ڕادیاتەر لە سیناعەتی هە باشە ئەنی بە پرسینیە کەسیش قانع نابی ئەبێ لە 2-3 برادەر پرسی بزانن ڕادیاتەر زۆربەی هەرە زۆری مەسئولەکانمان لەوانەیە
دەچنە لای معاون طبی بۆ عیلاجی خوان تا لای دکتۆر ینی زانست لە کنێمە بەگشتی قیمەتی نەزانداوە ئیتر لەبەرەوە قیمەتی کاکشێخلێرش نازانرێ صاحب معرەزێک کە علاقاتی هەیە دەتوانێت پاڵاوگەیەکی پێلاقە بکاتەوە قیمەتی زیاتر لە شێخلەر ئەو مستەڵەحێکە ئەوەی کە کاک شێخلەر پێشاندا وەکو تانکەر بوو دایان سووتان بەنزینی دروستەکە بەوانە دەڵێ نازانم بۆ چ سەبەب پێیان دەڵێن پێلاقە لەکوێوە هاتووە ئیتیمۆلۆژیەکەی نازانم وەکو تۆزوبا بەڵام بەو شوێنانە دەڵێن پێلاقە نازانم لەکوێوە هاتووە پێلاقە ینی قۆری چای کوڵێنێت لە رووسیەوە داهاتوو سەرجار بۆ ئەو بەشی نەوتە قورسەکەی سیبری بەڵام ئێمە کاتێرە لە وڵە بە پێلاقە نازانم بەبەست ئەوجا تا ئێمە نەک لە ڕوویەوە لە ڕوویەوە وەی کاک شێخلەر لە ئاخری قسەکانیان باسی کرد مەسەلەن ئێمە دەبێت دامەزراوەیەکمان هەبێ ئەلەقەل بپیوە چەندێک تووشی کێشین وەنیە ئەوڕۆ ڕێژەی پیسبوونەکە چەندە خەڵک ئاگادار بکەنەوە کێشەی هەیە پیرە فڵانە نێتە دەرەوە مەسەن ئەوانە هەمووی لە هانی زانستی شتەکانە ئێمە ئەو شتانەمان نییە بەداخۆ چکە زانستەکە ینی قیمەتمان نەداوە تێ باسی لێ دەکەین وەکو بڵێ وەکو لە بادینی دەڵێن بێژین بەس ناو پێژین ینی وەکو بڵێ قسەی لێ دەکەین بەڵام بەڕاستی قیمەتی نادەن تەطبیقی پێ ناکەینەوە ئەو چوار شتە بەڕێیم زۆر سەرەکیە ئەگەرەوانە حەلی جەزری بۆ نەبینینەوە لە قەیران دەرچوونەکان زەحمەتە نەک بۆ ئەوە بۆ هەر قەیرانێک قەیرانی سیاسیش بێ هەروایە ینی بەشێک لە مێژووی پیسبوونی هەوا ئەوەی کە من لە سەرچاوەکان تماشام کرد ابن حوقل ئەو بەخۆت هەموو دەنسە جوغرافی ناسر مسلمانەکە کە خەڵک شکم هەیە عەرەب بێ دەڵێن عەرەبە لەبەرەوەی بە عەرەبی نووسیتە بەڵام خەڵکی نسێبینە لەوانەیە کوردیش بوو بێ ینی ابن حوقل لە باسی ئەوەک دەکا مەسەلەن یەکەم جار باسی هەوای پیس دەکات لە چیرۆکێکدا دەیژێڕێتەوە کە چۆن نوشادر دروست دەکەن ئامۆنیا کە چۆن نوشادر دروست دەکەن ینی عەلە ئەساس خانوویەکی لە قوڕیان دروست کردووە وای لێ دەکەن کە شتەکە دەکوڵێت هەتا ڕێگای دەرچوونی نەبێت بە قوڕ هەموو بکردنەوەکان دەکەن دوایە کابرایە کە زۆر لە ئەوەیە چالاکە لە غاردان ینی دەبێت ئینسانیش تەمبەڵ نەبێت ئەوانەیە کە وەکو بڵێ قارەمانی وەکو ئێستا پێ دەبێن غاردانی 100 میترە ئینسانێکی زۆر کە ئەوەی هەبێت زۆر بە پەلە دەبێت بچێت دەرکەی لەسەرێ قوڕەکە لابات ئەو نۆشادرەیە کە لە بن میچەکە خڕبۆتەوە چکە وەکو مادەیەکی وەکو پارافینی خڕ دەبێتەوە کۆکاتەوە بیبە بۆی چکە ئەو غازە نیتریک ئەسید و ئەوانە زۆر دەتوانێت بە خلالی دقە ئینسان بکوژێ ئەگەر لە ڕێژەی زیاتر ئەوە بکەیت بە خلالی دقە دەتوانێت بتکوژێ ئیجا باسیەوە دەکەکەەوە هەوایە چەند پیسە ئەلمەسعودی دیسان کە یەکێک لە جۆغرافیدانەکانی ئیسلامە ئەویش باسی ئەوەی دەکا کە لە سین ئەوە کە بووە ئەنی وەکو بڵێ دۆڵێک کە بووە ئەو دۆڵە ئامۆنیاکێکی زۆری تێدا بووە ئەو کەسانێک کە بەوێدا چوون بەو گەلیەدا لە سەرەکەی دیکە لەبەرەوەی تووشی برێنی دیما دەبوون ینی چی پێ دەڵێن ینی مێشکیان تووشی هەڵاوسان دەبوو و پێی دەمردن لەوانەیە لێ بە هەندێک شتی وەکو بڵێ خوڕافی لێیان دەدان و فڵانیان دەکەتە تا ئەو تەئسیرە لێیان دەرچێتن ینی مەقسەد ئەویش باسی ئەوە دەکات کە هەوای ئەو دۆڵانە زۆر پیس بووە ئەوەی کە لێ بە سەریعی لێ تێپەڕ نەبوو بێ تووشی مەشاکل بووە جۆن ئێڤلین یەکێک لە نووسەرەکانی ئینگلیزە کتێبێکیە لە ساڵ 1666 باسی کردووە باسی ئەوەی دەکا کە شاری لەندەن چەند پیس بووە هەواکەی ینی لە ئامۆنیاک بگرە لە بەرۆی ئەوە بۆ لە شتی دیکەوە بگرە ئەنی ئەوەش بڵێن کە وەکو بڵێ بەڵگە بە نووسین هەیە 1878 هەر لەبەر ئەو پیس بوونە ئەوەی مەلیکی بریتانیا لژنەیەک پێک دێنێ بۆ یەکە لێکۆڵینەوە کاتن لەسەر ئەو گازانە پیسانی کە لە لەندەن هێل ژیان تێک دەدەن دێت هەتا دوای لە قەرنی 19 زۆر کەسی دیکە باسی ئەو شتان دەکات بەڵام لە 1952
ئەوەی کە پێ دەڵێن گرێت لندن سمۆل ینی وەکو ئەوە چۆن ئێستا باسی پیکانت کرد لە 1952 نزیکەی 12,000 کەس لە 2 هەفتەدا مردن لە بریتانیا لە لندن لەبەرەوەی ئەوەندە هەواکەی پیس بوو. لە 1956 قانونێک دەردەچێەوەی پێ دەڵێن کلین ئێر ئەکت ینی قانونی هەوای خاوێن لە بریتانیا 4 ساڵ دوای ئەو کارەساتەکە لەوەی ڕوودا لە 2 هەفتەدا 12,000 کەس مردن. لە 1972 نەتەوە یەکگرتووەکان کۆنفرانسی ستۆکهۆلم دروست دەکەن بۆی کە باز لە ئەسیدڕێنەکە ئەو سولفورێکە باز کرد وتت لە دەرەوە 10 ppm لای ئێمە 8,000 باسی ئەویان کرد ینی 800 قاتە تقریبا ینی تر لەبەرەوە هینیان کرد کە ئەو سولفورەیەکێک لە شتەکان جگە لە سەر بەشەر لە بۆ ژینگەش ئەو بارانە ترشەلۆکەکان دروست دەبێت ژینگە و دارستان و ئەوانە تێک دەداتن. ئەو قانونە 1972 دەرچوو نەتایجی ئەوە لە ساڵی 2010 ینی لە 72 تا 2010 وا هەست کراکەیتر ئەو زەرەرانەی کە بەر ژینگە کەوتووە خەریکە پوچەڵ دەکرێتەوە ینی نەماوە ینی دوای نزیکەی بڵێن 42 ساڵ. لە 1977 لە ئەمریکا عینەن لەوێش acid deposition program ینی ئەوی شەرعینەن بەرنامەیەکی دیکە بوو بۆ سوتەمەنی و بۆ شتەکان کە ڕێژەی سولفور لە ناو هەوا کەمکەنەوە بۆی کە بارانە ترشەلۆکەکان نەبێنێت. لە 1985 هەلسینکی پرۆتۆکۆل هەبوو بۆی کە CO2 هەر ئەو سولفورێکە کە باسی کرد کاکشەخەر 30% کەم بکرێتەوە کە هەر زۆر کەس لە ئەدەبیاتیەوەی کە باسی ژینگە دەکەن ناوی ئەو پرۆتۆکۆلایان کردە یانەی 30% ینی کە على ئەساس ئەوە بێت و فعلا نوشی گوتم 2010 وای لە هات کە بڵێن شتەکان گەڕاوە بۆ حاڵەتی نۆرمالێکە پەسەندە لەلایەنی ژینگەیەوە. ئەوەی کە باسمان کرد لە 1952 لەندەن لە ماوەی 2 هەفتەدا 12,000 کەسی مرد لەبەرەوەی هەوای لەندەن ئەوەندە پیس بوو. ساڵی 2012 پێکین گەیشتە ڕێک ئەو ڕێژەیە کە لە لەندەن ساڵ 1952 هەبوو. ینی لەبەرەوەی تر چینیش زۆر سیناعی بووە زۆر خەریکە گەشە دەکاتن لە ئابووری 2012 ڕێژەی پیسبوونی پێکین گەیشتە ڕێژەی پیسبوونی لەندەنی ساڵی 1952. لە 2015 دیسان گلۆبال CO2 reduction هەتا 15% ینی تۆمار کرا کە تقریباً ینی بوو بە 15% ئەو ڕێژەیە کە لە 1990ەکان هەبوو ینی ئەوەش ڕێژەیەکی دیکەیە. لە 2020 کە کۆڕۆنا هەبوو ئەو چی پێ دەڵێن ئەوەی کە دەرچوون و شت نەمابوو تارە و فڵان نەمابوو تقریبا ئەو کاتە ڕێژەی هەموو ئەوانەی کە لە ناو هەوای هەبوو ینی لە نیتریتەکان و نایترۆژن دایۆکساید و دوانۆکسیدی ینی بڵێ نیترۆژن و ئەوەی دوانۆکسیدی سولفور و ئەوانە و ئەوانی تر تقریبا زۆربەی هەرە زۆری گەیشتەوەی کە پێشتر نەدیترا بوو لەبەرەوەی ئەوەندە ئەو بارودۆخەی دوای کۆڤید قازانجێ بوو بۆ ژینگە. سەرچاوەکانی ئەو پیسبوونی ژینگەیە چین بەشێکی ئەوەی کە ئیماڵەوەیە ئەوەش هەردیسان لەلایەنی تاریخیەوە دەتوانین بڵێ کە یەکەم جار سێنێکا ئەو نووسەرە ڕۆمیەکە کە لە 54 پێش زاین ژیاوە تا نزیکەی 39 دوای مەسیح لە یەکێک لە نووسینەکانیدا دەڵێ لە ڕۆم هەڵاتن لە شاری ڕۆما لەبەرەوەی ژینگەکەی ئەوها پیس بوو ئەوها بوو دوای ئەوەن 2 هەفتە کە هاتوومەتە دەرەوە مێشکم سافتر بووە نازانم چم لێ بووە سەحەتم خۆشتر بووە نەفەسم خۆشتر بووە ینی ڕێک لە زمانی مەسیحەوە باسیەوە کراوە کە هەوای ڕۆم خۆختە سیارە و شتیش نەبووە بەڵام مەجاری ئاوە پیسەکانن کە ئامۆنیای لێ دەردەکەوێت زۆر شتی دیکە ینی ئەوەی داریان سوتاندۆ بۆی مەطبەخ و شتیان هەبێت ینی هەوای لەندەن لەندەن ڕۆما ئەوەندە پیس بووە کە سێنێکا چۆتە دەرەوە هەستی پێکردووە و نووسیتی مێشکم سافتر بووە لەوەتی کە لە شار لەو پیسایە دەرچوون. جۆن ئێڤلینیش کە باسمان کرد لە 1606 باسی
پیسبوونی لەندەن دەکاتن کە ئەو کاتەش لەندەن سینعەتێکی تێدا نەبووە گەر ئەو پیسایی هەیە کە جۆن ئێڤلین باسی دەکات هەر ئەو پیسبوونەیە کە زیاتری ماڵان بووە بەشێکی دیکەی ئی کشت و کاڵە ئەوەی کە لە بەخێوکردنی حیوان و مەڕووماڵات هەیە مێثان یعنی گازی مێتان هەیە کە لە پیسایی ئەوان دروست دەبیتن ئامۆنیا هەیە و ئەوانەیە کە وەکو فەرتیلایزەرش بەکاردێتن یعنی بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئاو و بۆ هەوایەکەی خۆمان پێستیسایدەکان ئەوانەی وەکو بڵێ بۆ قەڵاچووکردنی مەسەلەن مێشولە و نەخۆشیەکانی ئەوانش بەکاردێت بەڵام هەرە سەرێکەکەی سیناعیەکە و هاتوچۆیە یعنی ئەوەی کە بەتابەتی سنایەکەی لە قەرنی 19ەوە زۆر زەرێری هەبوو لە بەرەوەی زۆربیان بەردی خەڵوزی بەردینیان ئەوە دەکرد کە ئەو ڕێژەی بڵێن تو مەسەن وەکو بۆ نەفت باسمان کرد بۆ نەفتی خۆمانەوە نەفتە خاوەکە دەتوانی لە پاڵاوگە بیپاڵێوی و زۆرێک لەو شتەکانی لێ دەرکەیت مەسەن وەکو بەنزینە وەکو فڵانە وەکو ئالدەهای دەبی بێ بۆ پلاستیکی لێ دروستکەی نازانم پاراشیتۆلی لێ دروستکەی زۆر دیکە بەڵام لە خەڵۆزە بەردینەکە یعنی پاڵاوگەیەکی وهاشت نەبووە خڵۆزەکە دەخست و دەسووتان یعنی حسابکە بە هەموو ژاراوی بوونەکەیەوە بە هەمووی دەسوتاوە یعنی ئەوانەی ئەو کاتەکە لە سەدەی 19 ئەو ڕێژە زۆرە هەبوو یعنی زۆربەی هەرێەوە کە خەڵۆزی بەردین دەسووتێنرا نەفتە شتەکانی دیکەیە پلاستیک ئێستا خودی پلاستیک کە دێنە سەریەوەی کە دەڵێن پارتیکولەیتەکان یعنی پارچە وردەکانی کە لە حەدی مایکرۆن و نانۆن یعنی جگەر لە گاز یعنی پلاستیک مەسەلەن بۆ نمونە ئێمە لە هەر لەوەتی کە بەشەر شارستانی بووە مەسەلەن جلکی لەبەر کردووە ئیتر کەتان بێ لۆکە و پەمبۆ بێ مەسەلەن خوری بێت ئەو شانەی بەکار ئاوریشم بێ ئەوانش لەوانەیە کە تۆ لەبەری دەکەی هەموو ڕۆژ بێک دەخشێ لێفەی ماڵتە لە ژێری مەسەلەن ئەکید خۆوانەش پارتیکولێتی لێ دروست دەبێ وەکو چۆن مەسەلەن من ئێستا هەوای ئێرە زۆر خاوێنە بەڵام ئەگەر وەکو تەندورێک ئێمە چی ئێرە قەپات کەین تاریک بێ بەس لە کونێکە و ناکابێتە زۆر ئەوجا دەزانین چەندێک شتی تایە چەندێک زەڕاتی بچووکی تایە لە شتەکانی قەدیمی خۆشمان مەسەلەن جلکێکی پەموو فڵانیش ئەو شتانە هەر هەبووە بەڵام پەمووەکە سلولۆزەکە لە لەشی ئینسان وەکو کە بڵێ کۆمپۆننتێکی ئۆرگانیکە بە وەکو کانەما میکرۆبێک کە هاتۆتە ژوورەوە ئەتوکە بە پێرۆکساید و بە ئەنزایمەکانی دیکە دەیتاوێنیەوە و ئاخیرەکەی دەبتە ئاو مەسەلەن گاز و CO2 فڵانوانە دەردەچیت بەڵام پلاستیک چەند وردیشیکەی هەر پلاستیکە نابێ بە هیچ و ئەو پارتیکلەتانە ئەگەر بڵێن لە 10 نانۆمتر کە زۆری لەو حەدێ بچووکەیە بن یعنی حتا لە خوێن بۆ مێشک دەرباز دەبن کە زۆر دەرمانمان هەیە ئەوە شتێکەیە لە طبا پێ دەڵێن بلاد برین بەریەر دکتۆر عارف دەزانیتن ینی سەرەڕای هەموو جێیەکی لەشی ئینسان کە خوێن دەیگاتێ بەڵام مێشک سەرەڕای هەموو جێیەکانی دیکەی لەش دیسان طبقەیەکی دیکەی هەیە کە هەموو شتێک توانای ئەوەی نییە بگاتە مێشک بەڵام ئەو پارتیکولەتانە ئەو گەردیلانەی کە لە 10 نانۆمتر لە حەدی 10 نانۆمتر یان گچکەترن کە پلاستیکش دەگاتە ئەو ڕێژەیە ئێستا زۆری هەیە حتا لەوەش دەرباز دەبێت لەبەرەوەی ئەوەندە وردە یعنی دەگاتە ناو مێشکش وەکە گەیشتەوێ دادێنشی و هیچ هەتا عمرت ماوە دەمێنێتەوە یعنی اینجا وەکو چۆن مەسەلەن لەسەر ئەو مێزە شت دێخڕ دەبێت ئەگەر تۆ دەسماڵێکی نەدەخاوێن کە هەر ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت وایە ئەوەی ناو مێشکی شووە ئەوەی چۆ ژۆرێ چکە ناتاوێتەوە وەکو سلولۆز نییە وەکو ئاوریشم نییە وەکو خوری نییە کە شتێکی چی پێ دەڵێن ئەندامی بێ و بتاوێتەوە هیچی لەگەڵا ناکرێت ئەو پلاستیکار پلاستیک دەمێنێتەوە و حتا تیۆریەکە بەشێکی زۆر لەوانەیە کە ئێستا خەڵک لە چاوجاران زیاتر ڕێژەی ئەلزایمەر و پارکینسۆن و فڵان ئەوشتانە زۆر بووە بەشێکی دەگەرێتەوە ئەو پارتیکولەتانە دەچیتن و طبعا ئەو خەلایانە دەکوژی و تەسیرانە دەکە بێوەی کە تو بتوانی دەریشی کەوە لەبەرەوەی دەرناچێ هەر دەمێنێتەوە بەشێکی دیکەی ئەو کنسومەریزمە ئەوەی کە ئەمە هەمووی شت ئەوە دەکەیت من تەخیری دەکەم خوێندەوە پێشماوەیەک ئەگەر کاکسەرۆژ بەبیری بێتەوە لە فەیسبووکیش دامنا بۆ سەری ساڵی مەسیحەکان دامنا لە راپۆرتێکە دکتۆر هانا فۆکس نووسیوتی لە ئەوەی
بس باسی ئەڵمانیا دەکات دەڵێ ئەو چی پێ دەڵێن ئەلعاب ناری کە لە بۆ شەوی بەس شەوی سەری ساڵ لە ئەڵمانیا بەکاردێت ئەو پارتیکولێتانەی کە لە ئەڵمانیا لە ماوەی 1 ساڵ هەموو سیار ینی ئەوەی ترانسپۆرتیشنی سیارەیە تەکسیە لۆری ینی ئەوەی کە لە گواستنەوە چەند پارتیکولێت دروست دەکەن لە ماوەی 1 ساڵ هەموو سیارەکانی ئەڵمانیا بە تڕێلە و بە هەموو شتێکەوە بەس لە شەوی سەری ساڵ بەو ئەلعاب ناریە 1 لەسەر 4 هەموویتی ئەو یعنی ئەگەر 4 ڕۆژ سەری ساڵ بکەن كأنما 1 ساڵ هەموو سیارەکانی ئەڵمانیا هەندە پارتیکولێتیان زیاد زۆر ئەگەر ینی بە قسە خۆشە دەزانی ئەتو بە 1 شەو 1 لەسەر 4 هەموو سیارەکانی ئەڵمانیا هەوا پیسکەی سیارەکان بە 1 ساڵ چەند پیس دەکەن ئەتو بە 1 شەو 1 لەسەر 4 پیسکەی کەسیش باسی ناکە بیستومە باسی مسلمان دەکەن ڕۆژی قوربان جەژنی قوربانەوە دەکاوە حیوان و فڵان ئەوەندە بێ کولتور و ئەوەندە دواکەوتون وینە باسی نەورۆز دەکەی هەر زۆر کەس ئەو هەموو ئاگر سووتان ئەو هەموو دار سووتانە بۆ ڕۆژی نەورۆز ژینگە پیس دەکەی کەس باسی ئەڵعاب ناریە ناکات چکەی خوانە ئەو دەبی راپۆرتێکی وە لە جێیەک بیدۆزیەوە زانایەک لێ کڕینێکری بەڵام ناکەوێتەوە کە بڵێ مینستریم ینی خەڵک بەگشتی باسی ناکات ئەوانە شتێکن زۆر ینی بەڵام ترسناکە ئەتو 1 شەو بەقەت 3 مانگی ئەڵمانیا 3 مانگ سیاری ئەڵمانیا هەوا پیسکەی جۆرەکانی ئەوانەی کە هەوا پیس دەکەن بە شکلێکی سادە هەتا تێبگەین نووسیتم ئینەڤیتەبڵ و ئێڤیتەبڵز یعنی ئەوانەیە کە دەتوانی هیچ چارەسەری نییە ناتوانانی مەسەڵەن بڵێن تو هەوا کە بڵێن بنزین دەسووتێنی دەبێ مەسەلەن CO2 دروست بێ ئەو گازی دوان ئۆکسیدی کاربن کە بسووتێ دوان ئۆکسیدی کاربن لێ دروست دەبێت کە نەفت بسووتێ ئاوی لێ دروست دەبێت یعنی وەکو هەڵمی ئاو ئەو هەڵمی ئاوە ژەگە حسابکەی لە بۆەوەی کە دەبتا و گازانەی کە ژینگە گەرم دەکەن ئەوەی کە پێدەڵێن ینی ئەوەی گەرمبوونی غلافی جەوی ئەوە گرین هاوس ئیفێکت هەر تێیدا هەیە حتا ئاویش بەڵام مەبەستم چارەسەری نییە ینی تۆ NO2کەش عینەشێت NO2ش ئەگەر حتا ئەگەر هەورە بروسکە دێت ینی بروسکەش کە دێت لە ژینگەیە چکە بڵێن حرارەتێکی زۆر لەسەرەیە لە ناو مەشینەی سیارەش کە زۆر گەرم بێ هێشتا کە سار نەبێت چەند مەکینە گەرمتر ببێ ڕێژەی دروستبوونی دوان ئۆکسیدی نایترۆجێن هێشتا زیاتر دەبێت و هیچ عیلاجی نییە لە بۆ دروستبوونەکەی عیلاجی دیکە هەیە بە کاتالیزۆر ئەتو دەبێت کاتالیزۆریش ئەوە شێخڵێ باسی نەکرد لە کوردستان جارێ جگە لەوەی کێشەی بڵێن ئەو ناستانداربوونی نەفت و بەنزین و گازەکەمان هەیە بەشێکیوە من بیستومە نەخۆ ئەوە نیم لەوانەیە و جەنابی لەم باشتر بزانێت ئەو سیارانەی کە دێنە کوردستانێکی لە شتەکانی کەتیان دەکرێت چییە ئەو کاتیلۆزۆرانە لێ دەردێنن على اساس قیمەتیشی زۆر دەکە پارەیەکی زۆر دەکات دێنێرن بۆ ئێران دێنێرن بۆ شوێنەکانی دیکە یعنی ئەو کاتالیزۆرانەی کە هەشە لە ناو سیارەکان بۆیە کە ئەو شتانەی نەیەڵێ بچێتە ناو ژینگە ئەمە دەریدێن ئەوە لە بەشێکی زۆر لە سیارە ئەڵمانیەکاندا دەریدێنن چون سیستمێکی بنی MOVD کە فیدبەک وەردەگرێت لە کاتالیستەکە کە مەکینە جوان سوتاوە یانە چون بنزینەکە بنزینێکی ستاندارد نییە زیاتر لە حەدی سووتێنێ ئەوە کە فیدبەکێک دەداتەوە بە ECU دیسان زیاتر دەیسووتێنێ بەشێکی وایە ڕاست دەفەرمووی بۆ بازرگانی دەریدێنن بەڵام لە بەشێک لە سیارەکانەکە دەرینێن سیارەکە ڕاودۆسەکە نسبەتان دەڵێن سیاری ئەڵمانی لە کوردستان نەزاحەت ناهێنێ یەکێک لە هۆکارەکانی کە سیاری ئەڵمانی لە کوردستان نەزاحەت ناهێنان بوونی و کاتالیستەیە مەبەستم جاوە نییە مەبەستم کە ئەو کاتالیزۆرە هەیە هەتا نێڵێ بەشێک لە NO2ەکان بڕاتە دەرێ شتەجارەکان بەتەنیا NO2 نییە بەڵام شتی دیکەشە ئەوانە نەچێتە ناو هەوا بەڵام کە تۆ دەرتێنا بە هەر سەبەبێک ئەو سەبەبێک کە جەنابش بازەکە سەبەبێکی تەکنیکیە هەشە بۆ تجارەت مهم ئەگەر فرە بدرێ کە دەرتێنا معناوەیە دیسان ڕێژەیەکی تری ئەوانەیە کە لە شوێنەکانی دیکە نیشمان یعنی هەتا ئەگەر بنزینەکەت ستانداردیش بێ وەکو دەرەوە مادەم ئەو کاتالیزۆرانە نییە وەکو دەرەوە دیسان مەشاکل لە بۆ دروستەوە بۆ ژینگە کە مەسەلەن ئەو عینەن ئەو ڕێژەیە لە مەسەل لە وڵاتێکی دیکە لەوانەی نەبێت دكتور بمبورە حسابی چەندی کە والله جەماعەت چونکە ڕەنگە هەندێکیان التزامات ببورن بەشێکیشی چارەسەری هەیە مەسەلەنەوەی ئەگەر CO هەبێ مەسەلەن CO بە کاتالیزۆر چارەسەر دەبێ دیسان باوەی کە ماتۆرت باش بێت سرویسی باش بکرێت چارەسەر دەبێت سولفورەکەیە لە پاڵاوگەکان سولفورت کەم بێت چارەسەری هەیە ڕساسە
بنزينێک بەکاربینی کە ڕساسی تیانە بێت طبعا ئەوە چارەسەری هەیە کان کراوە لە دنیا بوویتە سامدار نازم لە کوردستان چەندێک پێڕۆ دەکرێت بنزینی بێسوورمان بنزینی بلیدمان هەیە لە ڕساس داهاتوو دەتوانم لەوانە کورتکەم ینی بەڕاستی ئەوەیە کە مەسەلەن گوتم مەسەلەن بۆ نمونە ئەوانەی کە پیسکەری ژینگەن مەسەلەن ئەو یەکێکانەوە گازی ینی تاکۆکسیدی نەک دوان ئۆکسیدی کاربۆنیە کە زیاتر ئەوەی کە نەفتەکە باش نووسیا مەزینەکە باش نووسێ دروست دەبیتن ڕێژەی ڕێپێدراوەکەی بەخۆی 670 ppm بەڵام هەر ئەو ڕێژەیە 675 کە زۆرە ینی بەو ڕێژەیە کەمەش 50% هیمۆگلۆبینت دەبێتە کاربۆکسی هیمۆگلۆبین کە نایڵێ ئۆکسیژن وەربگرێ ینی مەشاکلی خۆی هەیە ینی دەبتاس وەکو بڵێ گەشکا دەبتا لە خۆچوون حتا مردنیش بەشێکی لە کوردستان کە هەمانەوەگەر پارەکەش بوو پێرار بوو ئەگەر باسییان کرد ژنی پێشمەرگەیەک زستان خەڵوزی بردبووە ژوورەوە بخۆی و 4 منداڵی مردن تا پێشمەرگەکە هاتەوە دیتی فەقیر ینی بەشێکی ئەوانە مەسەلەن لە ئیماڵانیش دەکرێت کوورەکە باش نەسوستێیان دار بە خراپی بسوستێ بەشێکشی تاوانی سارەکان بەتابێت ئەگەر هێشتا کە ساردە و لە گەراجە بەتابێت گەراجەکە قەپات بێ ئەو مەشاکلانە زۆر زۆرە کە مەچینەکە گەرم بوو ینی بەعکسی NO2ەکەوە لە NO2 چەند مەکینە گەرم بێ NO2 زیاتر دروست دەبێت بەڵام لە CO چەند مەکینەکە گەرم بێ کەمتر CO دروست دەبێت ینی ئەوە بەشێکی ئەوەیە CO2ەکە کەوتمان لە هەوا بەبێەوەی باسی سیارە بکەنیان نەکەنەوەی کە لە ژنگەی خۆماندەیە 350 تا 400 ppm هەیە بەڵام ئەگەر گەیشتە 1000 ینی وەکو جێژبوون ڕوودەدات مەشاکلی وەکو هەناسە تەنگبوون ڕوودەدات وەکو خڕبوونەوەی ئاو لە ناو سیپەلک دروست دەکاتن بگاتە 100,000 دەگاتە حەدی کۆمانی لە خۆچوون ینی مەسەلەن ئەوە NO هەیە نیتریک ئۆکساید نەک دوان ئۆکسیدی نایترۆژن ینی تاکۆکسیدی نایترۆژن کە ئەوە زۆر زۆر خەتەری هەیە ڕێژەی ڕێپێدراوەکەی 25 ppm لە بۆ یەک ڕۆژی شەخص ینی ئەگەر لە یەک ڕۆژدا نابی لەوە زیاتر هەڵمژی مردنی وەکو باسم کرد ینی بە خلالی دقە دەتانێت بکوژی ئەگەر لەو ڕێژانە زیاتر بێ بە دقە ینی ناگاتە ساعاتیش بەشێک لەوانە ئەو لەو دەرمان حتا وەکو دەرمان بەکاردێت بۆ قەڵاچووکردنی مەسەلەن ئەوانەی کە مەسەلەن وەکو حەشەرات و شتیواش زۆر جار بەو ڕێژانە بەکاردێت NO2 هەیە دوان ئۆکسیدی نایترۆژن ئەوەش لە 100 تا 200 ppm وەکو شەخلەرش باسی کرد ینی حتا لوت و ناو کەپوو ئەوانە ناو قورگت ئەوانە تووشی تەحریک ئەوانە دەکاتن 250 تا 500ەکەی بێوەی میکرۆب هەبێ وەکو بڵێ سیپەل کردوا لێ دەکا کە ئەنەما میکرۆب هەمووی تووشی ئەوە کردو ینی هەمووی تێک دەچێت ئەوەکەی ئاو تێدا خڕ دەبێتەوە و لە 1000 ppm دەتکوژێ ینی جگە لەوەی کە خەلایای مێشک تێک دەدات چۆن وکۆی عینەن ئەوەی کە لە خوێنە هەڵیەمژی چۆن سیپەلکت تووشی وەکو بڵێ کە ئەنەما سوتاوە وەی لێ دەکات عینە لە مێشکی شوا دەکات ئەوەش عنی شتێکی زۆر خراپە لەو ڕێژانێک کە هەیە ئاکرۆلین هەیە ئاکرۆلین تقریبا بۆنێکی ئەو هەڕوونی خۆماڵیش کە دەسووتێت یان بەزی حیوانیش کە ئەم پێ دەڵێن کروزینۆنی دەکروزێتەوە ئەو بۆنەی کە لێ دێ تقریبا ئەو مەوادەیە بەس لە بنزین و شتیوانەیە کە خراپ بسووتێ حتا لەوانەیە کە چیپسیش دەخۆن ئەوانەی چیپس و فینگەر و ئەوانەیە کە حەزیان لێ ئەوانەش ڕێژەیەکی زۆری تێدا هەیە بەتایبەتی بۆ منداڵ کە ناسکترا زۆر زۆر خراپە 7.5 مایکرۆگرام ینی گرام چەندە 1 کیلۆ 1000 گرامە ئەو مایکرۆی ینی 1 لەسەر ملیۆنی گرام 1 لەسەر ملیۆنی گرام بۆ هەر کیلۆیەکی لەش زیاتر بێژاراویە حساب بکە دەبێ ڕێژەکەی کە ئینسان بەری دەکەوێ یعنی ینی بڵێن 0.1 ppm یعنی دەتوانین بڵێن 10 ppb یعنی بەش لە ملیۆن نا بەش لە ملیار دەبتە 1 بەش لە ملیار یعنی ئەوەندە
ده ثانية دكات الاتصال في داخل اگر في دي كي دبتا يك في هزار دبي في دكة صبح يعني دبتا صب بي لمليار او عندك كم رجكي او جا حسابك مدالي مثلا شيبسي دخوا كاو شيبسي شنكي غير استاندار لبروي مثلا لو انا اتو برجي استاندار او رونا مثلا كدادنا وشن كيلو جيبسي بيسور دكي وجا دبي بيغوري لو انا او دروج جناي غوري لبروي حزيلي ارزانتر بوي دربي وياك لشتكانا كزور سرطان دروز دكا بتايبتي سرطاني خير وسرطاني جرك لا نفتي خومان زورا لا شيبسي شيء بنزين معناه كاك شخلة زور باسي كاكتور من باسي ناكم بس هاد ليرة وكو بلاي هربك واشتكم دانا وكبزاني أو مواداني كلي دروز ذكري چندا أو بس وكو بلاي مواد سركية كانتي إمجاهريك لو أنا مثلا باسم كفينولتي أليرا مثلا أو فينول لازم شاو كان دبيلي أنا دبروي أو زان أو مواد لبنزين دروز ذكري أو فينولا بتنه لما خالد داخل وبيشي شوار نصاب لو عليه زيادة الهزار بصوت مادة كيميائية للجزء مثلا هيك كان فعل شو كيف يولي خان فينول بتاني هو مشتري للجزء كي وكو كان شغلة باسكت اشتريت كربكار في سنة عدت نقبل كربك شفتان برام لبنوي لبنزين زيادة دستيه لبنزينك يخو معناه لبنزينك تكالي ده كان بويك بنزينك وقتاني بشوت السرا باشتر بستيت برام يكك لمواد هر سرطان زاكاني كديناسينا اوكيا ليستكيا يكيتيان بلين او وكو سنديكاي كيميائي كاني امريكا كليستي او مواداني ك لوي تومار كراو او مواد كيميائي ك لاني يكيتي كيمياء زاناني امريكا او تومار كراو دولة سرسي حمو موادي كالعالم هي كيميائي سبت كراوة تومار كراوة دولة سرسيان فينولي تدا زور لك دولة سرسي حمو مواد كيميائي ناس راوكاني كإنتاج ديت وبكاري ديني فينولي تدا بلام نعم تو بيكي بنزين وبستاني بيتو حليم جي بيتا سرطان اشتيتي لي الرزكي او اولا انا سافينولي تدا مقصد يعني ك بلام الرقاد بيدرا وكي اوش عينا وكوي كباس ما كربو اكرولينكا صد بي 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 ترايميتيل بنزينا قلتم اگر لو انا حفتا وبيج مواد تكي همي علاقه ببنزين وش قلتم دوله سرسي هم مواد كيميائيه كان بنزين تدابه عجبني قال لي نمستوى ليستكدريش كم كاد اريان بيمبل زوكتاوكا بلام هروكو رؤوس اقلام كان ماديه كي كزور مسمى ترايبيتيل بنزينا بنزان ترنسا بايرينا ك شيخلرج باسي كروكو بايروزينا ك او بناي بايروزين بكاري كان او بايرينا بنزو بايرينا كرايسينا ك بلام كرايسينا ك يجلسر سطي جاراوي بوني بنزابرينكا يعني صدقاتي كرايسينكا جاراوية نفتالينا ونفتايكا كشيخلر باسيكر أوش يعني دو جوتا بنزين نجيشونتيك دو جوتا بنزين باليان بيكو نسراوه يعني وده بتا نفتالين كز أويك لما لانزور بيتناوكو أو هي لمطعم كان ولا جيو كان جادن وكو توبيتش سبيل أو دستكان دسرجي مغسله دادن هتا بونيت وفلانو أنا أو ك العالم تقريبا يكون 1 مليون طن دروز ذكري لهر صار يكون 1 مليون طن لو نفتاليني دروز ذكريتن بلام نقلبو سوتان وكو كان شيخ الباسيكت اما بو ما كردو لبروي وكو حلدتشي اصلا فواره يعني فولاتايل وكو بانجليزي بدلني وكو حل ميك حلدتشي تن لبروي اونده سوق ترا لبو سوتان لبنزين لناو بنزين ده كان بويكا اوكتاني بشته سروا بلام بو هو نبتراوا حتى اويكا وكو او ما زور كز لناو جلكي دنت لناو كاونتري جلك مثلا شد حشره وموريانا وشد ليندار دي سنه اويكا لشتكاني كزور سرطاني هي بتايبتي سرطاني كو اندامي هناسي خوارو سرو يعني لا
لە جیوبەوە دەست پێ بگرە کە سەرەتانی دروست دەکاتە سەرەتانی سیەکان خوێن شل دەکاتەوە کەوانێک کە هەیە ئەوەی دەڵێن پاقلەی هەیە ئەوانی پاقلیان هەیە خوێنیان شل دەبێتەوە پاقلە دەخوات ئەوەش عین دەتوانێت ئەگەر لە ڕێژەی خۆی زیاتر بوو عینەن دەتوانێت وەکو پاقلە خوێن هەمووی خوێن بتاوێنێتەوە کە ڕێژە پێدراوەکەی 10 ppm ئەوەی هەستی پێ بکەی کە بۆنی دێ وەکو نووسیتم چکە لە ماڵ ئەگەر هەبێ مەقسەدم ینی 0.084 ppm بێ هەستی پێ دەکەی بە بۆنەکەی بەڵام تا 10 ppm ڕێگە پێدراوە ئەوەش لە بۆ کورتخایەن لە بۆ درێژخایەن ڕێژەکە لەوە کەمترە ئەنی ئەگەر مەسەلەن زۆر ماڵ هەیە هەیانە هەموو ڕۆژ هەیانە لە ئێستاوە پێتان بڵێم زۆر مبالغە نەکەن لە بەکارهێنانی هەموو ڕۆژ لەسەر مەخسەلە هەتان بی ئەنی کە بوو بە ڕۆژانە زەرەرەکەی زیاتر دەبێت نەنە باقلە نییە نەنە ئەو تۆپەسپیەکان هەیە لە ناو جلک دادنێن یان لە مەخسەلەکان دادنێن بۆنێکی خۆشە ناخۆش نییە بۆنەکەی فۆرمالدەهایت هەیە بەعکسی ئەو نەفتالینەکە بۆنی خۆشە بۆنی زۆر ناخۆشە فۆرمالدەهایت 12 ملیۆن تۆنی لە دروست دەکرێت هەر ساڵ 12 ملیۆن تۆن ئەوش هەر لە بۆ شتە کیمیاویەکانە زۆر سەرەتانی لە دروست دەبێتن سەرەتانی سیەکان سەرەتانی خوێن بزانە لیمیتی چەند لە ناو زۆربەی هەرە زۆری ڕەنگەکان ئەو شتانەیە کە هەیە وەکو بڵێ ئەو فلینەکانی کە لە بۆ ماڵ و دەرک و پەنجەرە و شت بەکاردێ ئەو سەقفسانەویانە لە هەمووی ئەو فۆرمالدەهایدە بەکاردێتن فۆرمالینەکە لە ناو طب بەکاردێ ئەوەی کە وەکو بڵێن جاران بۆ تعقیمی غرفەی عەمەلیات بەکاردەهات لە بۆ زۆر شتی دیکە ئێستاش کە دەچن زەرعی وەردەگرن لە یەکە مەسەلەن گورچی لە یەکێکیان دێرە ناو دییان بینێرن بۆ فەحز بزان سەرەتانی هەیەیان یەکە دێخەنە ناو شوشەیەکە فۆرمالینی تدا فۆرمالینیش هەر خزمیەوە فۆرمالدەهایدە ینی فۆرمالدەهاید زۆر جار لە فۆرمالین دروست دەکەن نەوعە بڵێن شێوازی شلەکەیتی شلەی ئەو فۆرمالدەهاید زیاتر وەکو غازە بەڵام فۆرمالین شێوازە ئەوەکەیتی ینی دەبێت لە ماڵەکان ڕێژەی بزانە چەندێکە 0.016 ppm یعنی لەوە زیاتر بێت لە ناوماڵ سەرەتان دروست دەکات چێ هەیە لە کورسانە کوتێت ئەو دەستگایەمان دێ ئەو شتانەش لە ماڵەکان حساب کاتۆ کە مەسەلەن شەریکەیەک دێ خان و دروست دەکات بۆ خەڵکان یان مەوادی خان و کەرەستەی خان و بەرەدێنێت دەبێت بێت تاقیب کە بزانێ ئەو مەوادە کاکە لەوەی زیاترە چیتە ئەو مەوادم ناوێ ڕێگەی پێ نادەبێت بەشێکی تر لەوانەیە کە لە گزۆزی سیارەکان دێتە دەرێ بۆ کاک شەختە باسمە ئەگەر بەتایبەتی باش نەسووتێ ئەوەی هەر خودی ئەو بنزین و ئەوانەیە نەفت و گاز وای لوشدانەیە کە دێتە دەرێ ئەوەش وەکو گەردیلەکانی کە ئەوە دەکەن و بە خۆشی سەرەتان وشتی لە دروست دەبێتەوە بێژگەلەوەی کە سوتاوە هەر نەسوتاوەکەیشی کە دێتە ناوەوە و جگەلەوە وەکو هەڵمی ئاو دیسان بۆ ژینگە و گەرمبوونی ژینگە بۆ ئەوەی گرین هاوس تەسیری هەیە سووتمان هەیە بڵێن ئەو دوو کەڵە ڕەشەکەی کە وەکو بڵێ چی پێ دەڵێن لە سۆرانی بەبیرم نایێت ئەمە پێ دەڵێن تەنی چی بە سۆرانی تەنوو مەسەلەنەوە هەیە بەخۆی عینەن ئەوانەیە کە معدەنەکانی جاران لە خەڵوزی بەردووانە ئیشان دەکرد COPD پێ دەڵێن نێوەی وەکو کەسێک کە ڕەبووی ئەچافو ئەوەی جغارەکەیشی زۆر ئەوە بێت تووشی التهابات قەسەباتی مزمن دەبێت COPD پێ دەڵێن زەخت لە بۆ دڵ دێنێ زەختی ناوسی پەلک دروست دەکانین زەختی لەشی بگری طبيعية بلام زختي لا راستي دلك علاقة بس يفلكان هو أول زور ذكاء يعني زور مشاكل يواد دروز ذكاء سرطان دروز ذكاء تيكتشوني خلايا مش دروز ذكاء هموي أو تنوية بارتيكولات ذكاء كباسم كرت يعني دا مايكرو لحد دا مايكرومتر هتا سيكان دروا دوني ومايكرو دشت ناو ألفيولا كان يعني لقال خويني شاتي كالدبي بلام أجر 0.1 مايكرو بيت دەچێتە ناو مێشکیش و زەرەری زۆری هەیە بەتایبەت ئەو جا حساب کە ئەگەر باڵێن هەر ئەو بنزینەیە کە باسمان کرد لە جای پێ بگاتە ناو خوێن بگاتە ناو مێشک چی دەکات هەمووی وەکو بڵێ ئەلزایمەر نەزۆکی نەخۆشیەکانی سەرەتانی خوێن نەخۆشیەکانی دیکە مردنی زوو ئەوانە هەمووی لێ دروست دەبێت بۆ پارتیکولێتەکان وەکو بڵێ هەر وەکم داناوەکە قیاسێکتان هەبێت چەندە ئەنی ڤایرۆسەکان دووکەڵی جغارە دووکەڵی ڕوون مەسەلەن بەکتریاکان ئەوەی کە پێ دەڵێن کەڕوو ڕەنگ مەسەلەن
شتەکانی کە لە ناو ماڵ هەیە تۆزی ناو ماڵ گەردیلەی تۆزی داروبار و گڵوشتەکان لەگەڵ مووی بەشەر یعنی مووی بەشەر ئەگەر ئەوەندە بێت هەتا ئەوەندە گچکەتر هەمووی ئەوانە هەیە باسی ڕساسمان کرد ڕساس نازم کامتان کتێبەکەی ئەوەتان خوێندێتەوە ئیبیل برایسن کتێبێکی خۆشی هەیە بە ناوی A Short History of Nearly Everything ینی زۆر پێشنیار دەکەم هەمووتان بیخوێنن ئەوەی نازم بە کوردی یان بە فارسی و عەرەبی هەیە یانە بەڵام ئینگلیزیەکەی پێشنیار دەکەم بخوێننەوە لەوێ چیرۆکێکی باڵکێشی هەیە یعنی زۆر سنجڕاکێشە کابرایەکەی تۆماس میژلی کە یەکەم جار فکرەی ڕساسی بۆ ناو بنزین هێنا کە ئەو مەکینە لێدانە نەبێت و دکتۆرێکی دیکە بە ناوی کلێر پاترسۆن هات ئەو شتەی ئاشکرا کرد ژیانیان تەحکیم کرد شەریکاتی نەفتی ئەمریکا لە ئیش دەرکرا حەقی نەما لە زانکۆ دەرز بڵێت تەقاعودیان کرد کوشتیان ینی بەبێەوەی بیکوژن حساب کە کوشتیان تەحتیمیان کرد دوای 20 ساڵ 25 ساڵ کە کۆنگرسی ئەمریکا گەیشتەوە خەنعەتی ڕاز دەکا ئەو زەرەرانەی هەیە چکە ئەو تۆماس میژلیە داهاتە سەر تەلەڤیزۆن ئیسیکانێک لەو بنزینەی دەخواردەوە کە ڕساسی داکا کە هیچ کێشەی نییە پێشاوی خەڵکی خواردەوە هەتا ئەو حەدە کلااواتیان دەکرد منەوە دێخۆمەوە هیچ زەرر نییە و کابرا درۆ دەکا کە زەڕی هەیە ئینجا دوای 25 ساڵ کە کۆنگرس لژنەیەکی پێکردنا لێکۆڵینەوە کا لەسەر زەرری ئەو بنزینە حتى ئەو کاتەش بێڕێزیان پێکردنیان و لە بۆ ئیحترامیش ئەو کابرا ئەندامێکی لیژنەکە بێ کە مەعەلم لە ژیانی شەما بوو چیرۆکەکەی لەو کتێبەیە هەیە بۆ خۆش ئەگەر بخوێنەوە 5 مایکرۆگرام بۆ هەر 100 گرامی خوێن زیاتر نابێت ڕێژەکەی هەبێ ئەوجا لەو کتێبەکە بخوێنەوە شتێکی زۆر جالب هەیە کە کابرایەک هات بۆیە کە لەسەر شوێنوار قسە بکاتن ئەوەی کە پێ دەڵێنەوەی مثلا تەخمین دەکەی مثلا ئەو پارچە شوێنوارە کە دۆزیتەوەی چەند ملیۆن ساڵ پێش ئێستایە وانە شتێکی ئەوەیە لە ئەسنای ئەو لێکۆڵینانەوەی بۆی دەرچووکا کە لە قەرنی 19ەوە هەتا ئەو ڕۆژانێک ئەو هینی دەکەت چکە و بنزینە بە ڕساسە هاتبووە ناو بازار دیتبووی فەرقێکی زۆر فەزیح هەیە لە هەندێک شوێن زیاتر لە 1000 جار زیاتر لە قەرنی 19 ئەو ڕساسێکە لە خاکی ئێمەیە هەیە هەر شوێنێک دەچوو هەر شتێکی کۆ دەکردەوە ڕساسی تێدا بوو کاکە نابێت ڕساس لێرە هەبێت نەیزانی لەسەر چیە تا فکری چووکەوە کاکە لە بەنزینەکەی هاتووە ینی بەڵام تەنیا ئەوە نییە ینی تا هەر قەرنی بدایەتی قەرنی 20 زۆربەی هەرە زۆری ئەو معەلەباتەی کە دەرخواردی خەڵک دەدرا لە حیمی معەلەباتەکە بە ڕساز بوو لەبەرەوەی ئاسانە زۆربەی هەرە زۆری ڕەنگەکان لە 1960ەکان منع کرا کە ڕساس لە ناو ڕەنگە بێ لەبەرەوەی منداڵ زۆر دەستی لێ دەدا لە ماڵەوە مەسەن ڕەنگی دەر و دیوار و پەنجەرە و دەرکەوشتانە حتا ئەلعابی منداڵان نابێ ڕساسی تێدا بچکەکە لەو پێکاتانەی کە لە بۆ ڕەنگ بەکاردەی ڕساسە زۆربەی هەرە خانووە قەدیمەکان حتا لە ئەمریکا باسیەوە بکە دەبێ و خانوانە تێک بدێتەوە یان ڕەنگێکی سەرلۆنەی لێ بدێتەوە بەڵام وەکو ئازبستیش ئێشتا مەسەن نەماوە سەرەتانی سیپەلکی لە دروست دەبێت بەڵام زۆر شیرکە حتا وایرەکان بەتابەتی وایری زەخت عالی بۆیە کە زۆر ژەنگ نەهێنێت ئێستاش مەسەلەن ڕساسی لێ دەدرێت ینی تەغلیفێکی ڕساسی بۆ دەکرێت حتا ئەو کێبڵانەی کە لە بۆ بالبەحر بەکاردێت چکە بەحر ئاوەکەی زۆر خراپە لە بۆ خواردنی ئاسن و شتەکان ڕساس لەو ناحیەوە قایمترە ینی ڕساس بەکاردێت ینی لە ژینگەدا سەرچاوی تری ڕساسمان زۆرە بەڵام سەرچاوی کە لە هەمووان زۆرتر تەسیرێ بوو لەبەرەوەی ڕێژەی گەلک زۆر بوو و بەنزینە بوو کە وەختی خۆی بە ڕساس ئەوە دەبوو ئۆزۆنمان هەیە ئۆزۆنی سەرەوە بە قازانجی ئێمەیە وەی کۆکوتم ئەو ئەشعی ڕۆژ کە دێت بەری دەگرێت بەڵام ئۆزۆنێک کە لە سەتی عەرزا هەبێ وەکو ئێمە هەڵیمژین ینی عینەن وەکو ئاگر هەموو شتێک دەشتێنێ بڵێن لە سیەکانمانەوە بگرە تا ئەوەی دیکە کە ڕێژەیەکەی 0.7 ppm لە هەر ڕۆژێکدا نابێ زیاتر لەوە بێت شتێک ویستم بۆتان بڵێم جگەلەوەی کە هەر معلوماتێکی زیادە زۆر ماڵەوانێ بەتابەتی هەندێک داوڵەمەند هەندێک حەزت لە خۆت بێ ئەو جیهازانە دەکرێنەوە بەڵام لە ئەساس هەوای ماڵی خاوێن دەکاتەوە ئۆزۆن دروست دەکات بە مەدح دەیجێڕنەوە هەموو لێکۆڵینەوەیەکی علمی باز دەکات ئەو ڕێژەی ئۆزۆنەی کە ئەوان دروست دەکەن ناگاتە ئەوەی کە بەکتریا بکوژێت چکە تو ڕێژەی ئۆزۆن ئەوەندە زۆر کە بەکتریای پێ بکوژێت حتمما لە بۆ سڵامەتی تۆ زۆر ینی ئەتۆش دەکوژێت پارەت دەدەی بە خەسار بەڵام لێکۆڵینەوەی حتا ئەو ڕێژە کەمێک ئەوانیش دروستی دەکەن کە
وەکو بڵێ ڕیکلامە کلااو دەدنێ سەر میکرۆب ناکوژێ بەڵام کە کلااویش دەنێنە سەر بۆ ئەوە حتا ئەو ڕێژەیە کە دروست دەکاویش لە بۆ زەرەریە ینی تەوسێمەوە مەکڕن یان لەبەرەوە قسەم کرد زەرەرەکانی دیکەی وەکو گوتمان زەرەری لە بۆ ژینگە هەیە وەکو بەشێکەوە کە گوتمانەوەی کە مەسەلەن سولفورەکە دوان ئۆکسیدی سولفۆر مەسەلەن ژینگە و داروستان و فڵان تێک دەدا ئەنی ئەوە فود چین تێک دەدا مەسەلەن وەکو دیدێت تێ مەسەلەن یانەوانە یان ئەو ڕەساسە حتا دەچێتە ناو ئاوی بەحرەکان ماسیەکەی کە تۆ دەیخۆی ڕێژەیەکی مەسەلەن زیاتری لە ئەوت بەڕێی هەواوە کە دێت سەر عەرز کانیا و جۆگە و ئاوەکانیش کە دەیخۆی ڕێژەیەکی زیاتر ڕەساسی تێداوانە لە فود چین وەکو بڵێ لە بازنەی خۆراک زەرەری زۆر دەگەێنتە ئینسان لە کلایمت چێنج وەکو باسم کرد گرین هاوس ئفکت ئەنی گەرمبوونی دنیا زۆر دەوری هەیە لە دروستبوونی بەتابەت ئەوەی کە گوتمانەوەی گەردیلەکان ینی پارتیکولێتەکان لە دروستبوونی هەورەکانیش ئەو هەورانەی باران دروست دەبارێنێ یان نابارێنێ دیسان تەدەخولێکی زۆریان هەیە زۆر جار کە دەبینی باران تێک دەچێ یان نییە بەشێکی ئەوانەیە بەشێکی لەوانە ئەو پارتیکولێتانە کە حەدیان هەندێک گەورەترە لە بەعکسی گرین هاوس ئفکتەکە ئیش دەکەن ینی ئەو جارە نایڵن ڕووناکایی ڕۆژ بگاتە عەرز و عەرز گەرم ببێ ینی ئەوەش هەیە ینی لەلایەکەوە لەوانەیە باش لە بەرەوەی تاسیری گرین هاوسەکەت کەم دەکەنەوە بەڵام ئەنی بەبەستم لە هەردوو لاوە حەسەب بۆی کە حەجمی چەندە ئەو گەردیلانە زەرەری هەردوو لای هەیە وەکو باسم کرد نەمانی جەنگەڵەکان یەکێک لە ئەوەکانیتی و سپاس دەستەکانت خۆش بوو هیوادارم بەدڵتان بوو بچکە نەمویست وەکو ئی دختۆران منەوە ڕۆژە گوتم مەسەلەن هەندێک شت هەیە فرسەت لە دەستمان چوو ناتانی لە کۆڕینۆشی لەسەکە مەسەلەن لە طبدا بۆ نمونە تو دەرمانێکی نوێ زەخت هاتووە دەتوێت تاقی تێ بزانی ئیش دەکە یان نا ئەمە لە طبدا پێ دەڵێن دۆبڵ بلاین ترایل یعنی مەسەلەن نەخۆشەکانت دەبتە سێ دەستە دەستەیەک لە نەخۆشەکان مەسەلەن 1500 نەخۆش دێنی 500 نەخۆش لەوانە دەرمانە نوێیەکەی دەدەیە 500 نەخۆش لەوانە دەرمانێکی قەدیم کە دەزانی ئیش دەکات دەرمانی زەختە و ساڵانە هەیە ئیش دەکات ئەوەی دەدەیە 500 نەخۆشیش هیچی نادەیە حەبێکی دەدەی وەکو ئەوانە بەڵام وەکو شەکرۆکەیە هیچ دەرمان نییە نی شەکرۆکەیە کە دەرمانەکان دەخۆن نە نەخۆشەکە نە ئەو دختۆرەکەی کە عیلاج دەکات هیچ کامیان نازانن لە سێ حەبەکە کامی پێدراوە لە 1500 کەسە بەس ئەوەی کە ئیشرافی پرۆژەکە دەکات ئەو لێکۆڵنەوە مەسەن با بڵێن ئەو پرۆفسۆرێک کە ئیشرافی پرۆژەکە دەکات ئەو دەزانێت کام نەخۆش کامێک لە سێ حەبەکەی وەرگرتووە هەتا بتوانانی مقارنە بکەیت چکە زۆر جار ئەوەی شەکرۆکەش وەردەگرێت وەکەوەی لە کوردەواری خۆمان هەیە دەچێت لای شێخێکان دەچێت داربزمارەش پێشا دەبێت بە قەناعەت وایە زۆر جار دەبینی ئەو شەکرۆکەشی پێدراوە 30 لە 100 چا دەبتەوە کەواتە ئەگەر دەرمانە نوێیەکە 45 لە 100 چاکردەوە کاکی چوار نەکرد ینی کاکە و دەرمانە فڕەدەن کەڵک نایە لەبەرەوەی ئەوەی شەکرۆکەش خواردووە لە 30 لە 100 چا بێتەوە گوتم زۆر شتێ تو ئەو مەجای ئەو تاقیکردنەوانە نەما مەسەلەن بۆ نمونە تو بتوێ بڵێ کاکە ئەمن دێنم نەخۆشەکان فحص دەکەم عفو لێکۆڵینە دەکەم ئەوەی ئەشیعەی بەردەکەوێت ئی مۆبایل و تو بزانم مەسەلەن لە چاو 50 ساڵ پێشستا مۆبایلە وایفایە بلوتوثە شەبەکەی کۆڕەکە شەبەکەی زینە نازانم قەناتە مەحەلیەکانم قەناتە فەزاییەکانم GPS-ە ئەو هەموو ئەقمار سیناعیەی فڵانە کۆمەڵێک شتە هەمووی خەریکە زەبزەباتی ئێلکترۆمەغنەتیزت لە بۆ دەنێری هیچ شوێنێکی ئەو عالەمە نەماوە تو بڵێ کاکە من خەڵکێک دێنم کە ئەو زەبزەباتەی بەرنەکەوتۆ بزانم چەند تووشی سەرەتان دەبن و ئەوەی بەری دەکەوێت چەند تووشی سەرەتان دەبن فرسەتەکە لەدەست شو چکە تو پێت ناکرێت کۆمەڵێک خەڵک بینی بڵێ ئەوە نیتی ئەوە هەیتیە تا مقارنە بکەم لە بۆ زۆر ئی ڕەساسەکەش وایە ئی زۆر شتی دیکە تو شوێنێکت لەو عالەمە نەماوە تەلەوسە تێدا نەکرێت ئەوە کۆی باست کرد بۆ ئەو پلاستیکەش شوێنێک لە عالەم نەماوە حتا قوبی باکوور لە قوب لەناو بەفری قوب ئێستا ئەو پارتیکولێتانەی پلاستیک دەدۆزرێتەوە ببورنەوە دەستەکە دەست خۆش دەبچێت زۆر زۆر خۆش شوێنێک لە عالەم نەماوە تێدا نەبێت اینجا والله وەکو دکتۆرێکی دیکەمان تێبین تێ شتێکە تێ بڵێ والله هەرچیانە زۆر بەترس بوون یعنی ئۆتیزم چونکە تەبیبی زۆر زیرەک نییە لە کوردستان تەشخیصی ئۆتیزم بکە ئەیدیجیەکان هەموویان بە ئۆتیزم تەشخیص دەکرێت دوای لە پڕێکە پڕاتوێکی
250,000 من بۆ دەرخست دوای نەوتەکە سەیری کەم ئێستا نزیکەی 8,000 ئۆتیزممان هەیە مەڵی ئۆتیزم لە هەموو کوردستان لەوانە هەموو لەبەر ئەوە بێت چونکە زۆربەی ئەو ئۆتیزمانە ئەیدێژنێ بەس مامۆستا وتی خەتای پاڵاویەی پێلاقە نییە و خەتای وەزارەت نییە و خەتای نازانم کێ نییە و لەوانە خەتای من بێ باوا بزانم دوای وتی ئەبێ لە پێشنیارەکان وتی ئەبێ خەڵک ڕەوشەنبیر بکەیت مامۆستا ئێمە حتا ئێستا بەعقلیەتی گوندی تعامل لەگەڵ ئیدارە و لەگەڵ دەسەڵات دەکەن حتا ئەو بابەتەی دوبەیش کە دکتۆر لەزگین باسی کرد ئەو لە عقلیەتێکی گوندیە کە ئێمە دەوەندە وەکو دوبەی لێ دێین باڵاخانە دروست دەکەین باڵاخانە گەورە دەکەین و خەڵک بۆ ئێمە ئیش بکات وەکو قسەی نەستەقەکەی کوردی دەڵێن پاشای بێ خۆڵامەوە بابەتێک وەکو بڵێن کۆمەڵایەتێکەیە لە عقلیەتی ئەبێ یەکەمین جار وەزارەت هێن بکایت ئەو مەترسیانە پیشانی وەزارەت و بەرکاربەستەکانی وەزارەت بدرێتن وەزارەت یاسا هەیە ڕێنمایی هەیە و بەدوەدەچوونی کوالیتی کۆنتڕۆڵ هەیە بۆی ئێستا زۆر ترسای کە باسی فلینی کرد تەوان یەک دیواری ماڵەوەم بە فلینم دروست کردووە نەمزانی ئەو بابەتە مسەرتنە یعنی ئێستا لەوانەیە تەوان دوێنێتەوە بووە سوبغیان کردووە ئەوە ئێستا بچمە ماڵ بە دایکی منداڵم لەم یەکسەر هەموو تێک بدەینەوە جارێکی دیکە بەڕاستی بەس پرسیارێکی دیکە لە مامۆستا شێخلەر شارع شێخلەر ئایا ئەولەویەتی ئێمە یعنی طبعا ئەو پرسیارە بوو سەرۆقادریش مواجهە چونکە ئەو وەکو بڵێن سەرۆکی ئەو دانیشتنە و دوای دەکاتە ڕاپۆرت و بۆ لایەنە پەیوەندەدارەکان دەنێریتن ئایا ئەولەویەتی ئێمە وەکو سیاسەتی هەرێم پاک و خاوێنی ژینگەیە یان اقتصادە ئەگەر پاک و خاوێنی ژینگە بێتن والله أبي مثلا جنابي توب جنابي دكتور لازقين أو شلون زور بريك وبيكي بدنا جنابي كاك سروك بدأت سروك حكومته إشي لا سر بيجن أجر بابتي اقتصاد بدن برسنتين اقتصاد بدن أو دبرك هي هين لدهوك لنوان زاخل سمير كواشي خلك هم راي كردوا يعني او خلقنا كم مظاهرات دكان دا كنا لا يسروا كاريم سروا الحكومه نازانم شي لا كتاي دان كاكا اگر اول شو راتب دشن اخر او اقتصاد وانيا بجابه يكلا بكر يعني كان فلسفي زاخو تنكربه بله يعني براسي كلا سيمل تفرق بين سيمل وزاخو بين سيمل تولي لكي زاخو يعني كلنا سعري دكو بنجرش قطاتا إزعاج دبي لبونا في أو جات تصور كتومار اللي يتشاوي نوتاوا أو بالاجي أو بالاجي شو نظر ممرش إيش شيء بس حساب كتاكسرو يعني صار سيصدق شو سبين رجمار اللي جگر گوشو مدار كان اللي يعني تو 5 دقيقة سعر اللي تقدر بيزعاج دبي لبونا عندك نارضایتیش لو بندانا لسوسيال ده پیش نوای گوینا و بله بردوام ناسا خريطة في ناسا بو جاري كان طبعا لو أنا هم جاري مشكلة ناسا زوزو دبوره والله ما بيرم ده سروبندي كورونا وأنا وبيرنا تو پیش كورونا بو يا باش كورونا بو لا يكاد الخريطة كاني كناسا بلاي كدبوه لفيسبوك الجورن نظام بارن كنت أنا ولا دروكاني كاني سوشيال ميديا والله كتشوف منه سايتي ناسا في علم الفوار يعني العالم سيتشوار جه همو كزور تلوسي جنگه هبه که كان شانكا و بيكن بون جه كي دي كشبو لهندستان بو چارم جگا دهوك بله يعني العالم شوي چارم دهوك شكولي حزم كده غريبة ها من باور كنت كم جاب كنت انا تمام في السوشيال دروي السوشيال لدهوك جاران كيما استيرمان دديت وكو أوي في الكرتونة كانت دبليس قناة استا يك استيرا لأسماني دهوك ناقل رأيتن بشو ما بس آخر تيمني كي جناب بيشنار كيب سنتريك بالسان قدني كواليتي هوا دروز بكرد بور روشن بيت كدني خلي بدي ديما أو سنترات زور بجرينجا بس أو سنترات دو خلق لأخوي بجريت هوا استافكاني وزارتي سامانا سرشتكان استافكاني وزارتي ناوخو ئەو ستافە ئەبێ زۆر شارازا من لاو بابەتە چونکە بۆ منێک
مواطنێکی عادیمە MTBE چی دروست دەکات چی دروست ناکاتن لەوانە من ئەسڵەن تێنەگەم بەسکە ئەوان بزانن دەتوانن کۆنتڕۆل شتەکان بکەن چونکە کوالیتی کۆنتڕۆلەکەش هەر لە نێوان وەزارەتی پلاندان و وەزارەتی ناوخۆدایە کە ئەو شتە ئەو خۆڕاکە جوان و پاک و خاوێنێک کە لە بازار هەیە لێرە ئەو تاجرانی کە خۆراک دەهێنن تجارەتی خۆراک دەکەن خۆیان یەک قل خۆراکی ئێرە نایخۆن یان لە تورکیا دێن یان لە دوێ دێن یانیش مەزرعی خۆی تایبەتی خۆیان هەیە برنجی خۆیان نانی خۆیان ساواری خۆیان یەک سەمون و ئارد و نازانم چی و فلفل و تەماتە ئەوشتی بازار نایکردن نایخۆن من زۆر بەرادەرانی دەوڵەمەندی خۆم دەناسم دەڵێتن ئەوە نزیکەی 10 ساڵە یەک شت لە بازارم نەکردەوە هەموو یان لە تورکیا دێت یان لە دوبەی یانیش خۆی دروست دەکاتن بۆ چونکە ئەو دەڵێتن من تاجرم من دەزانم چی دەهێنم من شتێکم بۆ باس کەم من قلاس بووم زۆر زۆر سپاس کاکسەر کە بەخۆشی دکتۆری بەنجە هەتا خێزانم ڕێژێری بۆ عەمەلیاتەکان میژە لەگەڵ دکتۆری بەنجەکە بوو لە ساڵی عەمەلیاتەکە دانیشتنەوە کە ئێستا قسەیەکی برادرانەمان کە تەلێکتمان دەناسی باس هاتە سەرەوە مردووە بە غەیبەتی مردوو نەبێ بەڵام چکەوە شتی عامە باس دەکەم لە کوردەواری ئەو کەسێک غەیبەتی مەکە علی قەمبور هەبوو ئەوەی شەریکەی ئێستاش ئەوە میدیکات شەریکەی دەرمانی هەولێر عایبی کوڕەکانیەوە ئەوە قسەی دکتۆر سەعیدە درۆ بێڕاست بێ ئەو بالی ئەستۆی خۆی من فقط قسەکانی ئەو دێگەمەوە ئەو پێش 14 ساڵ با نەبێتە درۆ چکە 14 ساڵ زۆرە بڵێ هەفتەیەک پێش ئێستا یان مانگی یان سێ مانگ نازانم ماوەیەک پێش ئەو قسەکانی ئێمە گوتی ئەو کابرا نەخۆش بوو نازانم بەردی زەرداوی هەبوو بەردی کورسی لێ بوو چێ بووین عەمەلیاتێکی پێویست بوو لە خەستەخانە گوتی کە چکە علی قەمبور هەموو دکتۆرەکانی ناسن گەورەی تاژری دەرمانی هەلوسەرەکیمان دکتۆرەکان نییە برادەری نەبوون لێ ناسەمان نەناسن گوتی کە لەسەر عەرەبانە بوو ئەو قەروێلەی کە دامرد بۆ ساڵی عەمەلیات کە دیوان شتا بەنج نەبوو قسە سوحبەت دەکا هەمووان دەناسێ سوحبەتی تی گوتی کە دامرد دکتۆر سەعید گوتی کوڕینە دەپاڕاوە نەک سوحبەت بکە دەپاڕاوە دەیگوت کوڕینە لەو ئاخیر وەژبەی دەرمانی بەنج کە هێناتن دەرمانە بە دکتۆر سەعیدم گوتم دکتۆر سەعید چیتان کرد ئەمن با نەشم با لە خەستەخانی هەموو هەولێر دەگەڕام ئیلا ئەوەی بۆ بێن زانشتە چی کەشم لە تازبێکی هەولێر بزەکەم کە تووشی کۆڕۆنا و علی قەمبور کە بڕبوویانە جارێکم نەخۆشخانە دەیانوت هاوار دەکرد دەیگوت دەرمانی هەولێرم نەدەمێ هەروە دەکە دەرمان ئەو بەنجەی ئاخر وەژبەی بەنج کە هێناوە لە بۆ مەمدەنێ کۆڕۆنا و بردیان تووشی ئەمە ئەوە بەخەیری قسەکەی هەرتعاف کە وتی ئەو تاجرەکەی ئێرە ڕوونەکەی ئێرەش ناخوات برێجەکەی نەخۆشکە بخۆی دەزانێت چ خۆخڵەوات دکتۆر بۆ ئەوە دەڵێ هەر هەموو ئەوانەی کە نەخۆشخانەی تایبەتیان دروست کردیە یەکەچیان ددانەکەشی خۆشیان لێر دەرناگەن هیچیان ناس نەخۆشخانە لە فاروقی مەلام مستفای بدە تا دەگەیە ئاخر خەستەخانە دایکەکە زۆر خراپە هیچیان ناکەن بە ببوورە ئەگەر من قسە بکەم پیسبوونی ژینگە لەو شارەی لە وڵاتی مە هەمووی تەمەنی 15-20 ساڵە زیاتر نییە یعنی پێشی 2007 ژینگە پیس نەبوو لە بەرەو کواڵیتی ئەو شتانێک کە هەبووە زۆر وەکو گوند بووە ئەوەی کە زۆر پیسی کردیە لە کوردستان بەڕاستی مەسەلەی توربێرە مەسەلەی موێدەیە دوسێ بەرنامەی لە ڕووداو کرایە مەترسی ئەوانەی کە ئێوە باسان کرد ئەوان باسی ئەو گازوایی دەکەن کە لە موێدە بەکاردێ لە دەوروبەری چەند کیلۆمەتر دووجا چوارگۆشە ئەو گازوایەکە لە موێدە بەکاردێت تەئسیری هەیە 28 بابەتی ژمار ئەو دکتۆرانێک کە هاتن دانیشتبوون هەمووی دەبنەمایی نەخۆشی سەرەتان ئەوە خۆ کارشی ئاسانە گەر بوتانەوێ موێلدەکان لە خزمەتی کۆمەڵە بازرگانێکدانە نەبوونی کارە باش هەندەوەیە کە کارە زیاد ناکە موێلدەکان استفادە بابەتی دووەم زۆربەی تۆربێلە تۆربێلەکانی کوردستان و هەولێر ئەوەندەی تێدایە ئەوەندە دێتن هەموو ڕۆژانە ڕەنگە ئەوەی کە ئیسفادە بکە بازرگانەکان و حکومەت بن کەس کە ئیسفادە ناکە لە زیاتی ئەوەی ئەگەر ئامرازی هات سۆی گشتی هەبی خۆ خەڵکی تووشی ئەوەندە نابێتن کاکە ئێستا ئەمن لەندەن جەناب لەندەن بیتیە لەندەن ئەگە ترامپ و میترۆ و ئەندەرگراوندی لێ دەکەی بەڵام باسی لەندەن ئەوەندە کۆنتڕۆل کرایە هیچ کەسێک پێنج دەقە لە شوێنێکی زۆر نائی لە لەندەن ڕاناوسی نەگاتە سەری شکۆی هیمە ئەگە کابرایە هەر کەسێک لە ئێمەمانان شوێنێک ئیشێک بکە لە سوپەرمارکێتێک لە یاری دکتۆرێکی بە 500,000 ئیش بکە بەبێ تۆربێری خۆ ناگەی ئەو ئیشە چکە هیچ شتێک نادگەیتێ کەواتە هەمووی مای پیسبوونی ئێمە لەو دوو شتە سەرەکیە خۆی دەبینتەوە کە ڕەنگە چارەسەرکردنەکەشی زۆر ئاسان بی بەڵام نیازی وەک خۆت گوتت بە برجوازیەت یان سەرمایەدار
ڕێز لە ئینسان و دەژینگە نابێت ئەوەی کە لێرەش هەروە جێگەز دەست خۆش و زۆر سوپاس پرسیارێکی دیکە موادی خۆراک من ماوەی کەمێک درێژ لە ئەستانەکە دەمێنمەوە ئەو پەنیر و خواردنانەی کە ئێمە لە تورکیا و توجارەکانمان دەهێنن هیچی لە سوپەرمارکێتەکانی ئەستانبوڵ نابینرێ ئەبەدەن یەک دانەشینە نەماستەکان نە پەنیرەکان لە سلۆپیش نییە لە سلۆپیش نیە نەک لە سەڵ سلۆپیش نییە تایبەت بۆ کوردستان هەروەش هەموو ئەو شتانێکە لە بۆ کوردستان دروست دەکرێت غازیانتا دروست دەکرێت هەموو شێژێر کۆنتڕۆلی میتە دکتۆر ئومێد ئەوەی کە پسپۆرە لە کەنەدا دانیشت 10 ساڵەوە پێش ئەو شکڵاتێک کە لازاخۆی کڕی هەمان مارکە بە ئەو شکڵاتی چوو لە دیاربەکر گرت هەردووچی برد گوتی ئەوەی کە لێرەیە ئەستەن بابەتە شتێدانی شکڵاتبی لەگەر ئەوەی دیکە کە یەک ناونیشانیشان نەبوو زۆر جیاوازی کاتۆ شتێکی تێتان بۆ برادێکی کوردی تورکیامان هەیە لەو شۆڕەگەرە قەدیمەکانی وەختی خۆی لە شۆڕشەی ئیلوانوەنی نزیکە لێرە لە هەولێر هینیان هەبوو شەریکەیەکیان هەبوو ئەوانەی کاوانتەری مەتبەخ و شتیوار دروست دەکانن و کابینێت و شتەکان طبعا لە بۆ کارگەرەکانی خوان و معمەلی خوان سەلاجەیەکیشان هەبوو سەلاجەیەکی ئارچەلیکی تورکیان کردووە لێرە لە هەولێر کە مەسەڵەن ئیشی بکەن شتی خوان لەناو بێ گۆشتەکە شتێکە لەناو وتی ماوەیەک تێک چوو وتمە بردمانە لای فیتەر وەستا چاک کاتەوە لە هەولێر گوتی ئەوەندە تەکلیف دەکا وەرەقەی مازانم چەند ماتۆڕەکەی سوتاوە دەبێ ماتۆڕەکەی بگۆڕم وتمەش گوتمان کاکە لێرە بۆ وەرەقەیەکی دێن لە تورکیا هەرزانترە بەخۆشان ئەو شتانی کە دێن و کۆمپانیا هەر لە تورکیا دێن ئەوانەی بۆ کاوانتەر وتی کە ئەو وەجبێ باری ئێمە دێن لە دیاربەکر بارەکەمان کە دێ دەڵێن کاکە نوێنەراتی ئارچەلیەکیش لەوەی هەیە لە دیاربەکر ئەو ڕقم گوتی پێمە منەوە بێ گوتی لەوێش گوتیان کاکە ئەوەمان بدەنێ کۆدی ئەو ماتۆڕەمان بدەنێ هەر ماتۆڕێک ڕقم سریالێکی هەیە بێتە و سریالەمان بدەنێ هەتا ئەو سریالمان بێرە هەتا ئەمە بتانێنێ وتەمەش ڕقم سریالەکەمان سەری پیاوتە لە شوێن ساوە بڕۆن ڕسمەتی لە بنا لێوە بۆمان نادێت وتیاتەوە گوتی ئەو سریالمان بێرە لە ئینڤێنتۆری ئارچەلیک لە تورکیادا وجودی نییە يعني حچی ئارچەلیکی تورکیا هەمووی هەیە بە ئەنواعی مۆدێلەوە گەورە و بچکە هەیە مەسەڵەن لە بۆ لەوانەیە لە بۆ معمەلی گەورە دروستکراوە هەیە لە بۆ مەسەڵەن شیرینی دروستکراوە شیرینی دروست دەکا هەیە ئیماڵان وتی لە هیچ ئارچەلیکێکی تورکیا ئەو سریالنامەرەمان نییە يعني یان لە سینەوە هیناویانە بە ناوی ئارچەلیک لێرە فرۆشتوانە یان تاگەر ئارچەلیکیش بێ ئەو شتێکی تری هێناوە کە ئەو کوالیتیە نەبێت تا ئەرزانتر بۆ بێتەوە لە سەری داناوە هەر لەوانەیە لە تورکیاوە بە ناوی ئارچەلیک بەڵام قەتەعاتەکان لە جاتی ئیخۆی دابنێتە گرانترە سینیەکەی داناوە کە مەسەڵەن ئەرزانتر هەر بۆشەوە هەرزان ئەو مقارنەی يعني لە خواردن گەڕ يعني حتى ماتۆری سەلاجەکەشان لەکەی لێرە ئەنگۆ باستانکردن تا ئێستا لە تەمەمان باش درێژ بووە شانسمان هەبووە زۆر سپاس دەستخۆش بۆ کاسەریان زۆر دۆڵەمەند بوو زۆر انشاءالله توانی یەکجار زۆر راپۆرتێکی باشی دروست دەکەین وێنێکی بۆ ئێوە دنێرین کە هەڵدەین بکات بە هەموو شوێنانی کە حکوومەتی ئێمە ناو